سڵاوتان لێبێ و بانیتان باش بینەرانی کەناڵی کەرکووک بۆ مێدی ڕۆژێکی شاد و خۆش بۆ هەموو لایەک ڕۆژاتی نەولاتان با کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەت بۆ ئومێدین کابەتڵی هەموو لایەک بێت و سوودی لێ ببینن. ئێستا شەچمە لای هاوکارم فارس سڵاو لێبێ و ڕۆژ باش. بانی باش سارا ڕۆژ باش بەڕێزان ڕۆژیەوەش باش دیارە ئەمڕۆ لە مێژووی گەلەکەمان هەرچەندە ئەمڕۆ کە 4 سارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆی بە یادکردنەوەی کۆمەڵکوژی یاخود مەرگە سات و تراژیدیای ئەنفال ناوەزەند کردەوە، بەڵام شاڵاوەکانی و قۆناغەکانی ئەنفال بەر لەم ڕۆژە دەستی پێکردووە. دیارە 34 ساڵ لەمەوبەر حکوومەتی بەعسی فاشیزمی ڕەگەزپەرستی ناسیۆنالیزم لە چوارچێوەی سیاسەتی سڕینەوە و قڕکردن و نەهێشتنی گەلی کورد دەستی کرد بە شەڵاوەکانی ئەنفال و هاوکات لە چوارچێوەی 8 قۆناغدا هەوڵیدا کەوانەتەوەی کورد گەلی کورد بسڕێتەوە. دروست دەوەیە سارە کە لەم قۆناغای خود لەم 8 قۆناغەیە نزیکەی 5,000 گوند سوتێنران ڕوخێندران نەهێشتران و تەنانەت لە بەڵگەنامە فەرمیە حکوومیەکان بەو گوندانە وترا گوندی ڕوخێندرا و سوتێنرا و پاکراو و لە هەندێک ناوچە دواتر پێوترا کە ناوچەی قەدەغەکراو. ئەمە لەلایەک لە شاڵاوەکانی ئەنفال زیاتر لە 100 بۆ 182,000 کەس، هەڵبەتە لە بەڵگەنامە نێودەوڵەتەکان دەڵێن 50,000 بۆ 100,000 کەس، بەڵام لە بەڵگەنامە کوردەکان دەڵێن 100 بۆ 182,000 کەس بوونە قوربانی شاڵاوەکانی ئەنفال و هاوکات. سا بیریشمان نەچێت هەمووان ڕاپێچی بیابانەکانی ناوەڕاست و خواروی عێراق کران و بە شێوازێکی دادگاییکردنی بە کۆمەڵ هاوڵاتیانی بێتاوانی سڤیلی مەدەنی کوردی زیندە بەچاڵکران و تاوەکو ئێستاکەش گۆڕ و ناونیشان و ناسنامەی بەشێکی زۆریان هەتاوەکو ئێستاکە ونەوە نییە. لەم شاڵاوە بەدناوی ئەنفالدا زیاتر لە 4,000 یاخود 2,450 مزگەوت ڕوخێندران، زیاتر لە 27 کڵێسا خاپور کران، زیاتر لە 1,700 قوتابخانە ڕوخێندران و نەمان و هیچ مۆرکێکیان پێوە نەمان. نەخۆشخانەکان زیاتر لە 270 نەخۆشخانە لەگەڵ عەرزا تەفر و توناکرا و هاوکات بۆی کەشوناس و ناسنامەی کورد بسڕنەوە حکوومەتی عێراق هەوڵیدا کە بۆ شێوازە کار بکە. سارە ڕەگەزێکی تر لە ڕەگەزەکانی ئەنفال هەڵبەت دروست تێنێگەشتن بوو لە قورئانی پیرۆز و هاوکات بەکارهێنانی سوورەتێکی قورئان لەژێر ئەو ناونیشانەوە. ئێستاشە بینین کە لە خۆرئاوای کوردستان کە سووریا پێوترێ لە هەندێک ناوچەیە وەکو بۆ نمونە چڵە زەیتون، هەڵمەتی چڵە زەیتون بەکارێنەوە هاوکات لەژێر سایە و ساباتی قورئانی پیرۆزدا ئەو کاراکەن، بەڵام قورئان لەو شەخصانە بەریە. بۆیە ڕەگەزێکی تر لە ڕەگەزەکانی ئەنفال تعریب بوو. بیرمان نەچێت کە ڕژێمی بەعەز بەتایبەت لەم ناوچانە تاوەکو ئێستاکەش بۆتە کێشە بۆ گفتوگۆ و دانوستان نێوان حکوومەتی بەغدا و هاوکات. حکوومەتی هەرێمی کوردستان هێنانی عەرەبی هاوردە بوو لە ناوچەکانی خواروی عێراق و هاوکات نیشتە جێبوونیان لەم ناوچانە. جا ئەنفال دروست ئەوەیە کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بە جینۆسایت ناسراوە، بەڵام هەتاوەکو ئێستاکە کۆمەلگای نێونەتەوەی کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوازێکی فەرمی جگە لە چەند وڵاتێکی کەم وەکو سوید و بریتانیا و نەرویژ و هاوکات کۆریایی باشوور کە لەم ساڵانی دواییە بە ژینۆسایدی ناسان، بەڵام بە شێوازێکی فەرمی لە دادگای باڵای تاوانەکانی نێودەوڵەتی بە جینۆساید ناسراوەکو هاوشێوەی هۆڵۆکۆست و هەروە قڕکردنی ئەرمەنەکان. بۆیە لە ئێستاش گرنگە سارە، ینی ئەکادیمیا کوردیەکان، زانستیەکان، ناوەندە معریفەکان هەوڵدەنکەوە ئەنفال لە کۆمەلگای نێودەوڵەتی بە جینۆساید بناسرن، تاوەکو ئێمەش هاوشێوەی وڵاتانی ئەرمینیا چۆن ئێستا حەقی خۆی لە دەوڵەتی تورکیای ئێستا ئاسینێتەوە لە هەمبەرەوەیکی عوسمانیەکان چیان پێیان کردووە. ئێمەش هەوڵدەین کە لە داهاتووە ئەگەر بێت و بە جینۆساید ناسرین حەقی خۆمان مافی خۆمان لە دەوڵەتە داگیرکەرەکان بسێنینەوە. بەدڵنیایەوە سەرەتا فارس سەری ڕێزوونەوەتش بۆ قوربانیانی ئەنفال دانوێنیم، لەگەڵەوەشە بە ئومێدین تا کە سوکاری شەهیدان خۆراگەر بن. بێگومان لە 22 شوبات ساڵ و 6 ئەیلول کە ئەم جینۆسایدا بەردەوام بوو بە 8
قۆناغا تێپەڕێ و ئەمڕۆژ چواردەی چوار یاخود نیسان کە مەشێکێک لە قۆناغەکان بووکەوە ئەم جینۆسایدە بەردەوام بوو کە بە ناوی ئاینەوە ئەم کار یاخود ئەم جینۆسایدیان کرد بەڵام لە ڕاستیە کە لایەنی ئیسلامە بە هیچ شێوەیەک باس لەوە نەکراوە تەنانەت چۆن بڵین جەخت لەسەر ئەوە کراوەتەوە ئەگەر لە جەنگەکانیشا بە هیچ شێوەیەک مناڵان ژنان کەسانی بەتەمەن تەنانەت دار و درەختەکانیش زیانیان پێنەگات و لەگەڵەوەشا ئەگەر هاتوو بە ناوی ئاینەوە بواە بۆچی مزگەوتەکانیش بە هەمان شێوە ڕوخێندرا و لە ناوبران و شوێنی خوێند و ناوەندی خوێن و هەروەها تەندروستی و هەموو ئەوانەکە چۆن بڵێن بە تەواوەتی تەختکران و نەمان ئەوەی کە هۆکار بوو بێگومان کۆمەڵێک هۆکار هەیە کە هەمومان ئەیزانین ئەویشکە کوردستان تاکو چەند چۆن بڵێن زەویەکی بەپیتی هەیە تاکو چەند باشە بۆ کشت و کاڵکردن و هەروەها سەرچاوی ئاوی لێ و لەگەڵ ئەوەشە کەوا لە ڕووی پترۆڵ و هەروەها چۆن بڵێن کانزا و هەموو بابەتانی کە سامانە کانزایەکان کەوا لە هەرێمی کوردستان یاخود لە کوردستانە هەیە و لەگەڵ ئەوەشە کەوا سەرکردەی زۆر بەتوانە هەبوو لەو کاتە کەسانی زۆر بەتوانە هەبوون ئەمەش چۆن بڵێن ترسێک بوو بۆ ئەوان و لەگەڵ ئەوەشە کە ناهاوسەنگیەک هەبوو لە نێوان گەنجانی کورد و هەروەها ناوەڕاست و خواروی عێراق کە ئەمەش بە هەمان شێوە ترسێک بوو بۆ ئەوان کە ئەم پلانەیان زانە بۆەوەی کەوا چۆن بڵێن کورد لە ناوبەرون و هەروەکو خۆت ئاماژەت پێکرد تەنانەت تعریبکردنەوە بابەتانش فارس دەبینیت کە ئەو کەسانی کە خاوەنی ئەو بیر و باوەڕ و فکرن کەەوە تاوکو ئێستا ماون یاخود تاوکو ئێستا و کەسانە هەن کە بەڕای ئەوان پێویستە کە کورد نەمێنێ یاخود کە زمانی کوردی نەمێنێ کە تعریبکردن تاوکو ئێستا لە هەندێک لە ناوچەکان و ئێمە بەردەوام باسیکەین کەوا بەردەوامە تەنانەت زەویزاری کوردیشەکەەوە تاوکو ئێستا داگیرەکرێت ئەوەی کە بتوانین بیکەن لە ئێستاویش یەکڕیزی کوردە و یەکریزی لایەنە سیاسەکانە کەوا بتوانن پەیوەندیەکانیان پتەوتر بکەن چونکە بەڕاستی ئەو کاتی کە چۆن بڵین کە ئەم جینۆسایدە ئەنجامدرا کورد زۆر بێکەس بوو هیچ وڵاتێک هیچ هێزێک نەبوو کەوا پشتگیریان لێ بکات کەوا سنوورێک دابنێت بوو ئەو پێشەلکاریانی کە بەرامبەر بە کورد ئەکراکەوە 182,000 بۆ 200,000 کورد کە چۆن بڵێن شەهید کران لە ناو بران بە تەواوەتی و لەگەڵەوەشە 4,000 و پێم وابێ 500 بۆ 5,000 گوند بە هەمان شێوە بە تەواوەتی تەخت کران ئەو گوندانی کە تەخت کران بە تەواوەتی ینی بۆ ژیانکردنەوە نەئەگونجانەوە چونکە ئەو ڕێگەیەیان پێڕەوە کرد ئەویش سوتانی زەویەکان بوو کەوا مەشوایە کرد بۆ تەنانەت بۆ کشت و کاڵکردنیش نەگونجێت یاخود نەبێت نەتوانێت کشت و کاڵێ نەتوانیت لەویانە بژیت ئەو خەڵکانی کە لێوە بوونە بگەڕێنەوە یاخود کورد بەگشتی ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەو گوندانی یاخود و شوێنانی کا لە ناو براوە بۆیە ینی بە هەموو ڕێگەیەک هەوڵیان داوەکەوە کورد نەهێڵن کەوا زەوی کورد لە ناوبەرن یاخود تەختی بکەن و بۆ ژیانەوە یاخود بۆ ژیانکردن گونجاو نەبێت بۆیە پێمە خۆش بۆمڕۆ لەباری ئەم بابەتەوە گفتوگۆ بکەین و دواتر شێمیوانمانە بێت لەسەر هەمان بابەت دیارە لە ئێستا لە جەنگی نێوان رووسیا ئۆکراینە هەتاوەکو ئێستاکە چەکی کۆمەڵکوژی یاخۆ چەکی کیمیایی بەکار نهاتوو بەڵام ڕژێمەکەی پێشووی عێراق ڕژێمی فاشیزم و ڕەگەزپەرستی عێراق لە هەمبەر کورد بەکارێن و خەردەل و هاوکات سارین کە لە هەڵەبجە و لە کۆمەڵێک ناوچەیە بەکارات یعنی هیتلەر بە هیتلەری خۆی چەکی کۆمەڵکوژی بەکار نێنا لە هەمبەر دژمنەکانی بەڵام ئەم ڕژێمە ئێرە بەکاری هێنا بەداخەوە یعنی ئێمە گرنگە بۆ نمونە وەکو فوکۆ دەڵێ شێوەی تێگەشتنی ئێمە ڕابردوو شێوەی تێگەشتنی بۆ داهاتوو بۆ ئایندە نمایندای خۆت پێشانەدا بۆیە گرنگی ئێمە لە مێژووی خۆمان شارەزا بین و هەر کەسێک ئاخۆت هەرگەلێک لە مێژووی خۆی لە باگراوندی خۆی شارەزا نەبێت لە داهاتووە بێتە قوربانی و بێتە سوتەمەنی مێژوو و لە داهاتووە بێتە خواردن و خواردەمەنی و خۆراکی زلهێزەکان و هاوکات گەمەنی و دەوڵەتی و ئیقلیمەکان بۆیە ئێمە ئێستاشی پێوە بێت لەم ژینگەیە کە ئەژین سارە بڕوا بکەها جگەل لە خودا و جگە لە شاخەکان پاڵپشتمان نییە و ئێستاشی پێوە بێت ئەم ڕۆژەمەی کە لە عێراقا ینی وەکو دەوترێ چاودێران باسی لێوەکەن لە عێراق کێشەی سەرکردا یاخود کێشەی حزبی سیاسی کێشەی پارتی سیاسی نییە باڵکو کێشەی سیستەمە و ئێستاش یعنی هەمان عەقڵیەت هەمان نەهج هەمان نەفەس هەمان فەلسفە هەمان دیدگا بۆ چوون ئایدۆلۆژیا فکرەپەرستیان ماوە لە هەمبەر ئێمەی کورد و ئێستاش یعنی
بەشێکی زۆر لە ناوچەکەی دەوروبەرمان چاویان بەم ئازادیە هەڵنایەکەوە لە هەرێمی کوردستان و هاوکات ئەم نیمچە سەربەخۆییکەوە هەمانە بۆیە ینی دروست ئەوەیە کە لە ڕابردوو سارە لە هەندێک تەنانەت لە هەندێک گوند هەندێک خەڵک پێیان دەوترێ ون بوو هەتاوە کۆستاکە ناسنامەکانیشیان دیار نییە ینی لە هەندێک گوند کاتێک خاپور کران ڕوخێندران نزیکی 17,000 کەس تا ئێستا بێ ناسنامەیە دیار نەماوە ینی تۆ بۆ نمونە وەرە بتخە ناو سارەیەشی بار هەڵگیری ئەسکەریەوە بتبەن بۆ بیابانەکانی نوگرە سەلمان و ئەو بیابانە پانتایە زۆری ئەرئەر لەو گەرما تااقەت بروکێنە یاخود لەو کەشەوە تااقەت بروکێن و هاوکات لەو ناهاوسەنگی باری دەرونیە پاشان بتکەم بە قوربانی و ئێستاچی پێوە بێت ئەگەر بست بە بست ناوچەکانی باشوور و خواروی عێراق بگەڕی قوربانی کوردی لێ و هاوکات پاشماوەی ئەنفالی ئێمەی لێ بۆیە ئەوەی کە گرینگە ئێمە لە ڕابردوو لە نەهامەتەکان لە کارەساتەکان لە دەربەدەری لە ناڕەحەتی لە تەنگ و چەڵەما لە تێکڕای ئەو مەرگە ساتێکەوە بەسەرمان هاتووە پند و عیبرەتی لێوەرگرن چکاگەر بێت و لە هەر مەرگە ساتێک پند وەرنەگرین لە داهاتووە ئەگەری دووبارە بوونەوەی هەیە وانفال گرینگەکە بێتەوەی کە لایەنە سیاسەکان دادگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای پەیوەندیەکانیەوە هەوڵ بدە وەکو باسم لێ کرد ینی بکرێ بە ژینۆسایدێکی نێودەوڵەتی ئەنی جووەکان بگرە 500 ئێمەش قوربانیان نەداوە بەڵام هۆڵۆکۆست کراوە بە ژینۆسایدێکی نێودەوڵەتی ئێستاشی پێوە بێت ینی کاتێککە باس لە هۆڵۆکۆست دەکرێ منێکی هاواتی کە کوردم و لە ڕووی کارگێڕیەوە سەر بە عێراقم شارەزاییم هەیە لە هۆڵۆکۆست لە ئەمریکاش بە هەمان شێوە لە وڵاتانی ئەوروپاش بە هەمان شێوە بۆ لەبەرەوەی هۆڵۆکۆست بە ژینۆساید ناسراوە هاوکات قڕکردنی ئەرمەنەکان لە هەمان کاتە وە کۆمەڵێک کۆمەڵکوژیان کە دەوڵەتی عوسمانی لە ڕابردوو ئەنجامی داوەتەوە و ئێستاکەش بە ژینۆساید ناسراون دیارە بیرمان نەچێ ئێمەی کورسارە ینی هەر لە سەرەتای دروستبوونی ئەم دەوڵەتەوە بەتایبەت لە 1922 بەدواوە لە عێراق بەتایبەتی و لە باکووری کوردستانیش لە هەمان کاتدا لە ژێر چەپۆک و هاوکات قوربانی مێژوین بۆیە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا هەروکو دەوترێ درەنگە خۆت کۆکەرەوە چاوەڕوانی چی دەکەیت ئیتر گۆزەکان لەکانی نایەنەوە باشە فیچەرێکی کورتمان هەیە سەبارەت بە سوودەکانی قاوە با پێکەوە بینەری بین تا ئێستا زۆر لەسەر سود و زیانەکانی قاوەوتراوە بەڵام بەگشتی زاناکان زیاتر باس لە سوودەکانی دەکەن قاوە ماندوێتی ماسوولکەکان کەم دەکاتەوە خواردنەوەی یەک کوب قاوە بەنی و کاتژمێر بەر لە وەرزشکردن بە سوودە زانایان دەڵێن قاوە توانای کەمکردنەوەی خەمۆکی هەیە مەترسی پرۆستات ناهێڵێت جەڵدەی دڵیش کەم دەکاتەوە مێشک چالاک و ئارام دەکات دەیبا پێکەوە خواردنەوەی قاوە لەبیر نەکەین زۆر باشە ئەوەی کە باسکرا ئەنی فیترێکی کورد و سەبارەت بە سوودەکانی قاوە دیارە قاوە بە دەرەوەی کە سوودێکی باشیە بەڵام لە هەمان کاتدا زیانی هەیە بەتایبەت بۆ گورچیلەکان وەکو دەوتێگومان بەڵام لە هەمان کات شەبیرمان نەچێشەوەشی ڤۆڵتێر کە وترا لە 7 ساڵەیە بێ بمرێ چکە دڵی تەواو نەبوو بەڵام لە ڕۆژێکە قاوەشی بێشماری خوارد دەبێت ئامۆژگاری کەس وەرناگرم و تەمەنی زیاتر لە 80 ساڵیشیە هەڵوەتە وەکو ئامۆژگاری نەبێ بەڵام وەکو بۆ چوونێک دڵنیاگە دڵنیا ئامادە بێت لە گەرمیانەوە باشە باسوچینە گەرمیان بۆ لای دڵنیا هەڵبەتە گەرمیان وەکو ناوەندێکی سەرەکی کارەساتی ئەنفال و قوربانیدان لە گەرمیان ئەمڕۆ چی مەراسیمێکەیە تایبەتمەند بە ساڵڕۆژی بەڕێوەچوون یاخود ساڵڕۆژی مەرگەساتی ئەنفال فەرموو بەڵێ بەیانیتان پاش بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک پارێز دیارە ئەمڕۆ لە گەرمیان چەند مەراسیمێک ئەنجامەدرێ بەڵام چقی مەراسیمەکان زۆربەی مەراسیمەکان کەوتۆتە ئازای کبریەوە لە ئێستادا لەسەر مۆنۆمنتێک کە لە دەواازەی شارەکەیە تاجەگوڵینی لایەنە سیاسەکان و حکوومەت دائەنرێ و پاشان دوای ئەم مەراسیمە هەر بە پیادەڕەوی
واتە بە پێ بەرە و پەیمانگە هونەرە جوانەکانی کفری ئەم میوانانە بەڕێەکەون بۆ پەیمانگە هونەرە جوانەکانی کفری کە بەشی میوزیک لە پەیمانگە هونەرە جوانەکانی کفری چەندین نمایشی هونەریان هەیە کە لە ڕێگەی میوزیکۆ گزارشتە لە کارەسات و تاوانی ئەنفال پاشان پیشانگایەکی شێوەکاری لایەن بەشی شێوەکاری پەیمانگاکەوە ئەکرێتەوە پیشانگاکە و بۆ میوانانەی کە هاتوونە بۆ مەراسیمەکە هەر ئەمڕۆژ لە گوندی دێبنە لە سنووری ناحی ڕزگاری سەر بە قەزای کەلار کە سوکاری ئەنفالکراوانە چنە سەر ئەو گۆڕستانە و تاجەگوڵینەی خۆیان لەسەر گۆڕستانەکە لەسەر ڕووفاتی کە سوکارەکانیان دائنن و چونکە ئەم ساڵ مەراسیمی فەرمی لە گەرمیان نەکراوە چونکە لە چەمچەماڵ ئەو مەراسیماکرێ بۆیە زۆربەی ئەو چالاکیانی کە لە گەرمیان نەکرێت سنووری ئیداری گەرمیان کراوەتە قەزای کفریەوە. زۆر باشە دڵنیا گەرمیوانێکمان بۆ وەربگریت و پێمان بڵێ گرنگی ئەنجامدانی ئەم مەراسیمانە و یادکردنەوەی بەتایبەت بوونەوەی ئێستا چێتاوەکو بزانن کە چی ڕوویداوە. دیارە کاتەکەی وا گونجامە میوانمان هەبوو بەڵام سەرقاڵی تاجە دانانی تاجە گوڵینەن لە ئێستایا وەکەوەی کە لە پشتی منەوە دیارە کە ئەیبینن کاک هونەر ئەگەر کاک هونەر بێتە ئێرە ئەوان ڕێخەری ئامادەکاری یاریە مەراسیمان کاک هونەرم کاتتان سپاس بۆ سپاس بەڵام ڕۆک و دەستپێک لە مۆنومنتی دەواازەی کفری مەراسیمی دانانی تاجەگوڵینە دەستپێکرا لەلایەن نوێنەری دام و دەستگا حکومی و حیزبی و سەربازەکانەوە لەلایەن کەسوکاری سەربەرزی شەید ئەنفالکراوانەوە دواتر لێرەوە کوڕێزێک بە مەراسیمێک بە کۆمەڵێک چالاکیەوە بەڕێ دەکەوێت بۆ پەیمانگای هونەرە جوانەکان لەوێش تەواوکاری مەراسیمەکە بریتە لە شانۆگەریەک و چەند پێشکەشتنی چەند پارچە مۆسیقایەک و کردنەوەی پێشەنگایەکی شێوەکاری و چاندنی 182 نەمام و گوڵک و 182,000 قوربانی. سپاس بۆ کاکوونەر ئامادەکار لە ئەو مەراسیمانی کە ئەمڕۆ یاخۆ چالاکیانەی کە ئەمڕۆ ئەنجامەدرێت بەڵێ ئەمە بوو کۆی زانێرەکان لە سنووری باشە دڵنیا هاوڵاتیانی گەرمیان بەگشتی و کفری بە تایبەتی ینی تا چەند جەخت لەواکەنەوە بۆ نمونێمە ئەو مەرگەسات و ئەو کارە ساتانیکەوە بەسەر نەتەوەی کووردە هاتووە لە ئێستاشدا کورد دەڵێن نەچۆ بچێ بێتە مایی یەک ریزی و تەبایی و خۆشەویستی و یەک پاکێج بوون لە هەمبەر حکوومەتی بەغدا و حکوومەتی کە دەڕابردوو ئێمەی چەسانەوە تا چەند باس لە یەک ریزیەکەن و تا چەند گرنگە کە لایەنە سیاسەکان هەمووان بێکەوە دەستە ناو دەست کاری بێکەوەی یاخۆت پێکەوەی بکەن لە بەغدای پایتەخت. بەڵێ پارس لەم یادەدا کە سوکاری ئەنفال کراوە تاقانەکانی ئەنفال ڕێکخراوەکانی تایبەت بە بواری ئەنفال لە زۆربەی وتارەکانیان لە مەراسیمەکان لەم چەند ڕۆژی ڕابردوو ئەمڕۆژ کراوە داوای یەکریزی و یەکەڵوێستی لایەنە سیاسیەکانەکەن و داوا ئەکەن ئەم یادە بکرێتە هەوێنی ئاشتی و برایەتی و خۆشەویستی لە نێوان لایەنە سیاسیەکان بۆی لە بەغدا یەک دەنگ و یەک هەڵوێست و یەک ڕنگ بن و داوای تری ئەوانیش هەر لەم یادەدا ئەوەیە کە ڕووفاتەکانیان بهێنرێتەوە داواکەن لە حکوومەتی عێراق لە هەرێم و داوای تریشانەوەیە کە ڕێز لە کەسوکاری ئەنفالکراوان بگیرێ لەوەی کە داواکاری خواستەکانی لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکە. زۆر باشە دڵنیا دەست خۆش سپاس. زۆر باشە ئێمە چینە شاری کەرکووک هاوکارمان زانە لەگەڵمانە بێت ئەزین ئەمڕۆژ چی ئەکرێت و بێگومان زۆر گرینگە کە یادی بکرێتەوە یادی ئەم جینۆسایدە بکرێتەوە کە بەرامبەر بە کوردکراوە هەر مێژوی کوردیش بەگشتی کە پێویستەنەوەی ئێستا بزانن کە بچ قۆناغێک کا تێپەڕیوە چونکە ڕەنگە بەتایبەت دوای ئەو بابەتی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو ماوەی کەوا دوورکەوتینەوە لە خوێن و بابەتانە ڕەنگە چۆمڵێن ئەو نەوەی ئێستا زانیاریەکی وایان نەبێت ویان جامدانی ئەم جۆرە مەراستیمانە و یادکردنەوەی پێم وابێت زۆر گرینگە بۆەوەی کە بزانن مێژوی کورتی بۆ بەچیە تێپەڕیوە. دروست لەوەش گرنگتر سارە زۆربەی گەلانی دنیاسە بۆ وڵاتێکی وەکو جەزائیر کاتێک کە لەلایەن فەڕەنسا و داگیر کرا بوو کاتی خۆی و قوربانێکی زۆری داوە پێ دەوترێ وڵاتی 1 ملیۆن شەهید ئێستاشی پێ ببوون کە باس دەکەین منزیمە دەکرێت کە یاریزانێکی فەڕەنسیە بەڵام بەڕەچەڵک جەزائیریە کاتێک کە باس ئەلبێر کامۆی فەیلسوف دەکرێت خۆی جەزائیریە بەڵام ناسنامەی فەڕەنسی کاتێک کە باس لە زێدان دەکرێت لە هەمان کاتدا جەزائیریە بەڵام وەکو ناسنامە فەڕەنسی بۆ ئەوەی کە گرنگ ئێمە دروستە وەکوونەوەی ئێستا هەمووان شارەزای مێژووی خۆمامین بەڵام گەلی زیرەک چیەکە گەلی زیرەک
ئەو ناڕەحەتی و نەهامەتی و کللتور و فەرهەنگ و ڕۆشنبیری و ئابووری و عقڵیەتی خۆی ئەکاتە سەر زمانەکانی دیکە بۆی کردنەوەکانی دیکەش ئاشنا ببی جا بۆ ئێمە گرنگە لە ئێستاژانی ئەرکێکی گەورە هەیە لەسەر نووسەرانمان و قەڵەم بەدەستانمان و هاوکات هونەرمەندەکانمان ڕێگای میوزیکەوە و کەسانی کەوا خەریکی کاری سینەماین هەوڵدن ڕێگای تێکڕای سێکتەر و بوارەکان جینۆسایدی ئەنفال هەڵەبجا لە سێدارەدانی گەنجی ئەم شارە ڕابردووی ئێمە لەم شارە ڕەشبگیری کۆمەڵکوژی تعریب عقڵیەتی ڕەگەزی بەرامبەر بە ئێمە لە هەمبەر ئێمە بکرێت بە کاری هوەری یاخود بچێتە نێو دووتوێی کتێبەکان نەک تەنها بە زمانی کوردی بەڵکو پێویستمان بە وەرجێڕی باشە بکرێتە سەر زمانی عەرەبی و هاوکات زمانی ئینگلیزی و زمانی ئەڵمانی و زمانی فەڕەنسی و تێکڕای زمانە زیندۆکانی گیان لەو کاتە ئێمە توانین کە کەلتوری خۆمان مێژووی خۆمان و هەروەها کارەساتەکان کە لە هەمبەر ئێمە کراوە بە خەڵکانی دیکەشی بناسیێنین. بەڵێ ئەچینە شاری کەرکووک هاوکارمان زانە لەگەڵمانە ڕاستەوخۆ زانە سڵاو لێ بێ و ڕۆژ باش. ڕۆژ باش زانە دروستەوەیەکەوەی بنووسارە باسمان کرد ئەمڕۆ وا بێگومان لا ئێوەش ڕوونە کە ئەمڕۆ 4 حکوومەتی هەرێمی کوردستان دەستنیشانی کردووەکو و ساڵڕۆژی مەرگەساتی ئەنفال بۆیە لە کەرکووک چ مەراسیمێکی تایبەتمەند بەم مەرگەساتەیە خود بەم جینۆسایدە بەڕێوە دەچێت فەرموو. سڵاوتان لێ بە بەیانتان باش بەیانی تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک باش وا دیارە ئەمڕۆ 34 ساڵ تێپەر دەبێت بەسەر تاوان و جینۆسایدکردنی کورد و کەس و کارەکانمان لە گوند و لە سەرجەمە و شوێنانی کەوا حکوومەتی بەعەز دەستی پێیان گەیشت و ئەنفالیانی کرد لە ژێرناوی سوورەتێک لە قورئاندا ئەڵبەتە ئەمە ژمارەیەکی زۆر قوربانی بە دوای خۆی داهێنا کارەساتی ئەنفال ژمارەیەکی زۆر لە کەس و کارەکانمان لە خزم و کەس و ناسیاوەکانمان لە بەر ئەو شاڵاوە کەوتن زیاتر لە 182,000 مرۆڤی بێتاوان لە ژن و پیا و مناڵ و هەموو ڕەگەز و تەمەنەکانی تێدا بوو لەم شاڵاوەدا ئەنفال کران و ڕاگوێزران بۆ سەربازگەکان و دواتر دوای جاکردنەوەیان ڕاگوێزران بۆ دەشتایەکانی ناوەڕاست و خوار و عێراق لەوێ زیندە بەچاڵ کران هەڵبەتە لەو 182,000 کوردی بێتاوانی کەوا ئەنفال کراون بەسەر زیاتر لە 5,000 گوندی ناوچەکانی کوردستاندا دابەش کراون هەڵبەتە قۆناغەکانی ئەنفال بە چەند قۆناغێکی جیاوازدا تێپەر دەبێت و ئەم ساڵیش یادی 34 ساڵەمین یادی 34 ساڵەمینی ئەو یادا لە کەرکووک بە چەند چالاکیەک بەڕێوە ئەچێ ئەلبەتە لە مۆنومنتی تۆپزاوە بە ئامادەبوونی ژمارەیەک لاندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ مەراسیمێک ڕێکخراوە کاتژمێردا بەڕێوە دەچێت و لە کەرکووکیش لە بارەگای مەڵبەندی دووی کەرکووک بە هەمان شێوە مەراسیمێک ڕێکخراوە بۆ بەرزڕاگرتنی یادەکە و دواتر لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک کاتژمێردا بە هەمان شێوە پێشانگایەکی شێوەکاری پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ پیشاندانی ئەو دیمەنانەی لەو ڕۆژەدا تۆمار کراون کە بەبیرینەوەی ئێستای بێنینەوە بیخینە هزریانەوە کەوا ئێمە ئەم تاوانانە بەرامبەر گەلەکەمان کراوە ئەم تاوانانە دەرهەق بە کەس و کارمان کراوە لە ڕابردووە وەڵبەتە لەسەرم بابەتە دوانیوەڕۆی دوێنێ کە زیاتر لە 13 ڕێکخراوە و کۆمەڵێک چالاکوانی بواری جینۆساید بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و داوایان کرد زیاتر ئیش لەسەر و کەیسە بکرێت و وڵاتی عێراق بەشداری بکات لە دادگای تاوانی نێودەوڵەتی ببێتە ئەندام بەڵکو بتوانن کارەساتی ئەنفال بە جینۆساید بناسێن زیاتر لە وڵاتان هەرچەندە لە هەندێک وڵاتان بە جینۆساید دانسێراوە زیاتر دانی پێدا بنرێت و قەرەبووی زیان لێکەوتوان بکرێتەوە. بەڵێ زۆر باشە زانە بەدر لەوە پێم وا بێ بڕیارێک دەرکراکەوە قوتابخانە خوێندنگەکانیش بە هەمان شێوە سەرەتای ڕۆژ یاخود سەرەتای دەستپێکردنی دەوامی ڕۆژ پێویستە کەوا کۆب بنەوە هەموو خوێندکارەکان و مامۆستایان و کۆمەڵی کار و چالاکی ئەنجام بدرێت. جا پێم خۆشە بزانم ئەنجام درراوە بە پێی زانیاریەکانی تۆ؟ بەڵێ هەڵبەتە هەموو ساڵێک و ساڵانە چی ئەم یادە بێ چی یادەکانی تر بێ هەمووی بەرز ڕاگیراوە لەلایەن ناوەندەکانی خوێندن و کارگەڕیە و ناوەندانەوە هەڵبەتە کارەساتی ئەنفالیش
هەموو ساڵێ لەلایەن کارگەڕی خوێندنگەکانەوە یاخود لە زانکۆکان و لە بەشێک لەو بەڕێوەبەرایەتەکانیش بەردەوام ئەم یادە ساڵانە یاد کراوەتەوە و بە وەستان بۆ گیانی پاکی شەهیدان و یاخود ڕێخستنی مەراسیمی تایبەت بەو یادە نمایشکردنی شانۆگەری تایبەت بەو یادەکەوە لەو ڕۆژەدا چ شتێک ڕوویداوە ئەلبەتە لە ناوەندەکانی خوێندنیش بەڵێ ئەو یادە بەرز ڕادەگیرێت و مەراسیمی بۆ ڕێکخراوە. گرنگی ئەنجامدانی ئەم جۆرە مەراسیم و کار و چالاکیانە چییە بۆ خوێندکاران و بوونەوەی ئێستا؟ هەڵبەتە گرنگی ئەمە ئەوە دەرەخاتکەوە کارگەڕی خوێندنگەکان مەبەستیانە لەوەی کەوە بیدەن بەردید و هزری ئەو خوێندکارانە نەوەی داهاتوو بۆ ئەوەی بزانن ئەم کارە ساتانەنەوە بە دوایینەوە بچێت و لەبیر نەچێتەوە لە هزرماندا بمێنێتەوە چونکە ئەمانە تاوانی کۆمەڵکوژیە دەرهەق بە میلەتەکەمان کراوە بۆی دووبارە نەبێتەوە بۆی ئەم نەوانی داهاتوو زیاتر هەوڵ بدەن بەڵکو بتوانن کار لەسەر ئەو کەیسانە بکرێت بەڵکو ئەم خوێندکارانە لە داهاتوودا کە بوون بە کەسی یەکەمی کۆمەلگا دەتوان کار لەسەرم کەیسانە بکەن بۆ زیاتر بەدەستێنانی مافەکان بۆ کەسوکارەکانیان وەڵبەتە لە درێژەی چالاکیەکانی شوادارە کاتژمێردە بە هەمان شێوە لە قەزای چەمچەماڵ لە مۆنومنتی ئەنفال بە بەشداری ژمارەیەکی زۆر لە کەسوکاری ئەنفال کراوان مەراسیمێک ساز دەکرێت و بە هەمان شێوە دوێنێ کەسوکاری ئەنفال کراوانی قەزای خورماتوو بەڕێکەوتن و ویستیان ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی تر بۆ بەرزڕاگرتنی یادەکە بەڕێکەوتن بەرەو پارێزگای سەماوە و ئەمڕۆ لە پارێزگای سەماوە ئەو یادە دەکەنەوە لە دەشتایەکانی عەرعەر و لەو ناوچانە دەچن بۆ سەربازگرن و لە سەرمان لەوێ یادەکە دەکەنەوە بۆ بەرزڕاگرتنی یادی قوربانیانی ئەنفال و ڕۆحی قوربانیەکانیان. بەڵێ زانا بە شێوەیەکی گشتی دۆخی ئەمنی ناو شاری کەرکووک وەروها دەوروبەری چۆنە بازگە کاتیەکان لە شاری کەروێخ و لە ناو شاری کەرکووک تاکو ئێستا بوونی هەیە یاخودنا بەتابەر و ماتۆرسکیلەکە بەڵێ بەتایبەت لە چەند ڕۆژی ڕابردوو لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە هەڵمەتێکی دەستگیرکردنی ماتۆرسکی دەستی پێ کردووە لە کەرکووک دروستەوەیە کە لە چەند ڕۆژ یاخود لە ماوەی ڕابردوو بەداخەوە ینی دوو حاڵەتی کوشتن هەبووە لە ڕێگەی ماتۆرسکی لەوە ئەنجام دراون ئاخۆ هۆکارەکە تەنها مانگی ڕەمەزانە یاخود ئەوەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوو دوو حاڵەتی کوشتن ڕوویداوە بۆیە لە ئێستا ماتۆرسکیلەکانیش دەستگیر دەکرێن. بەڵێ هەڵبەتە دوایەوەی ئەو حاڵەتی کوشتنانە لە پارێزگاکە تۆمار کران پۆلیسی کەرکووک دەست بە جێبڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی ماتۆرسکیلی لەم مانگەدا بە تایبەتی ڕاگەیان تەنها ئەو ماتۆرانە نەبێتەوە کاروباری دلیڤەری ئەکەن و کاری گواستنەوە گەیاندن ئەکەن تەنها بۆ ماتۆرانە تەخویلیان پێدراوە یاخود ڕێگەیان پێدراوە و لە دوای ئەو بڕیارێشەوە پۆلیس بەردەوام لە ڕێگەی بازگە کاتیەکانیانەوە لەسەر شەقامەکان دەست بەسەر ماتۆرسکیلەکاندا دەگرن و بە هەمان شێوە ئێوارەی دوێنێ توانراوە ماتۆرسکیلێک دەستگیر بکرێت کە دوو سەرنشینی لەسەر بووە دوو ماتۆسوار بوونە دوو دەماچەی بێمۆڵەتیشیان پێ بووە یعنی ئەمە پۆلیسی کەرکووک بڵاوی کردوێتەوە کە کەوا ماتۆرسکیلێکیان دەستگیر کردووە کەوا لەلایەن دوو سەرنشینەوە بەکارێنراوە دوو دەماچەی بێمۆڵەتیان پێ بوو هەڵبەتە ئەمانە بۆ زیاتر ڕێگریکردنە لەلایەن پۆلیسی کەرکووک بۆ زیاتر ڕێگریکردنە لە بە ئەنجامگەیاندنی ئەو تاوانانە یاخود دەبینین زۆر جار ماتۆرسکیلەکان لەلایەن هاوڵاتیانەوە سکاڵا لەلایەن لە پۆلیسی هاتوچۆ کراوە یان لە پۆلیسی شارەکە کراوە چونکە دەبنەوەی بێزارکردنی خەڵک دەبنە هۆی ماینی گەرانبوونی خەڵک لە شارەکە بۆیە پۆلیسی کەرکووک لە ئێستادا بە تایبەتی لە مانگا ئەو بڕیاری کردووەتە بواری جێبەجێکردنەوە و بەردەوامیش لە ڕێگەی بازگە کاتێکانیانەوە دەست بەسەر و ماتۆرسکیلانەدا دەکەن. باشە ڕۆژی شەمە دروستە ئێستا نیوی مانگی ڕەمەزان بەڕێ دەکەین و ئەبینیکەوە کەشوهەوا گۆڕانکاری بەسەرا هاتووە بەڵام یەک دوو ڕۆژێکە شەوانی ساردە جا لە نێو بازاڕەکانی کەرکووک بە تایبەت لە شەواندا تا چەند خواست لەسەر جلوبەرجی بەهارە یاخود هاوینە هەیە ئاوا دوو بەڕێز لە پشتەوە ئێستا بە نیوقۆڵەوە وا دیارەکە کە پیاسە دەکەن بۆیە کەشوهەواش کاتێک گەرم بێت خواست لەسەر جلوبەرجی هاوینە زۆر دەبێت لە نێو بازاڕەکان و خواستە لە چ ئاستێکایە؟
بەڵێ ئەلبەتە فارس بۆ پێوەی باست کرد جەوەکە ڕاستە گۆڕانکاری بەسەرداهاتووە بەڵامە بینین چەند ڕۆژێکە لە ڕۆژدا گەرمایەکی زۆر بەتین هەیە لە شارەکە و لە شەودا پلەکانی گەرمان زۆردا دەبەزێت و سات دەکات زۆر جارە بینی بە ڕۆژ کەسێکە بینی بەنی خۆڵەوە سوڕێ بەڵام لە شەواندا دەبینی قەمسەڵا کاتە بەری یاخۆچی ئەمەش وەکاری ئەوەیە کە جەوەکە ینی زۆر جار گۆڕانکاریکی ئەو زۆری بەسەرداهاتووە و بینین خەڵکی بۆ بازارکردن یاخود بۆ کڕینی کەلوپەر و پێداویستەکانیان لە مانگی ڕەمەزان بە تایبەتی لە ڕۆژدا جم و جۆڵەکان کەمترە وەگەر هەش بێت لە دوای کاتژمێر 12 نیمەڕۆوە جم و جۆڵەکان زیاتر دەبێت تاوەکو بەر لە بەربانگ خەڵکی دەردەچن بۆ کڕینی ئەو پێداویستیانی کەوا لە کاتی بەربانگدا پێویستیان پێیانەوەکو خورما و شیرینی و خواردەمەنەکان بە تایبەت و ئەلبەتە بۆ جلکڕین و ئامادەکاریەکان بۆ جژنی شێشتا ماوەیەکی زۆری ماوە بەڵام خەڵکی هەیە لە ئێستاشەوە دەست پێ کات بەڵام قەڵەباڵغێکی ئەوتۆ لە بازارەکان بەدی ناکرێت وەکو خۆت ئاماژەت پێکرد لە دوای کۆتایەتن بە نیوەی مانگی ڕەمەزان لەو کاتەوە خەڵک ئیتر ڕوو دەکەنە بازارەکان بۆ کڕینی پێداویستەکانیان و پڕکردنەوەی ئەو پێداویستیانەی کەوا بۆ ڕۆژانی جەژن پێویستیان پێیانە. زۆر باشە زانە نرخی شتومەکەکان و بەسایبەت خواردن لە ئێستاە لە بازارەکانە لە شاری کەرکووک جێگیرە یاخود بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. بەڵێ هەڵبەتە لە نرخی سەوزە و میوەکان لە ماوەکانی ڕابردووە بەر لە ینی چەند هەفتەیەک پێش ئێستا نرخی سەوزە و میوەکان بۆ پێی سەوزە و میوە هاوردە نەدەکرا لە دەرەوەی وڵات یاخود لە شارەکانی هەرێمی کوردستانەوە نەدەیەڵدا بێنە کەرکووکەوە نرخی سەوزە و میوەکان بە ڕێژێکی بەرچاو بەرز بووە بەڵام لە دوای ئەوەی وەزارەتی بازرگانی و حکوومەتی عێراق بڵاوی کردەوە کەوا پێویستە سەرجەم و بازرگانانەی کەوا لە بازرگانی بە کەلوپەرە کشت و کاڵەکان و مادە خۆراکیەکانەوە دەکەن بچنە وەزارەتەکەیان بۆ ناو تۆمارکردن تاوەکو بتوانن کۆمەڵێک بابەتی خۆراکی سەوزە و میوەکان هەیە بتوان هاوردەیکەن بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ و زیاتر هەرزانکردنی نرخەکان و لامان کاتدا بڕیاریشیدا کەوا ئەو سەوزە و میوانە لە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە داخڵی کەرکووک و ناوچەکانی خوارەوە عێراقیش بکرێت بۆ لە ئێستادا نرخەکان بە شێوەیەکی بەرچاو سەوزە و میوە نرخەکانی دابەزیەوە لە نرخ و شتومەکەکانی دیکەش کەلوپەلە خۆراکیەکانی نێو بازار بە ئامان شێوە ئاسایشی نیشتیمانی شارەکە بەردەوام لە ڕێگەی لیژنەکانیانەوە سەردانی بازار دەکەن بۆ چاودێریکردنی نرخەکان بەڵام نرخەکان بۆ پێی لە ماوەی ڕابردوودا شەڕی ئۆکرانیا و رووسیا ڕوویداوە تۆزێک هەڵکشانی بەخۆیەوە بینی بەڵام ئەو تۆنە بەڵام بەردەوام لیژنەکانی قایمقامێت یاخود لیژنەکانی ئاسایشی نیشتیمانی چاودێری بازارەکەن بۆی زیاتر پۆرخکاری ڕوونەدات. باش زانە لە ماوەی ڕابردوو بڕیار دەکەوە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری بۆ کۆمەڵێک گەڕەکی کوردی یاخود ئەو گەڕەکانی کەوا لە پاش ساڵی 2023ەوە دروست بوونە و خودی بەڕێوەبەری شارەوانیش بڕیاری دەکەوە کۆمەڵێک پرۆژیان بۆ ئەنجام بدرێ بە تایبەت پرۆژەی قیتاوکردنی ڕێگاوبانەکان و شەقامەکان لە ئێستاە وەکو باسی لەوە دەکرێتەوە ینی بودجەیەکێ لە محافەزە ئەو پرۆژانە تا چەند چۆتە بواری جێبەجێکردنەوە تا چەند بۆ ئەو گەڕەکانی کەوا گەڕێکی نوێیان پێدەوتریا خۆت ئەو گەڕەکانی کەوا لە پاش ساڵی 2023 دروست بوونە پرۆژەکانیان بۆ ئەنجام بدرێت و لە ئێستاە بە کوالەتێکی باش بەڕێوە دەچێت فەرموو. بەڵێ وەکو بەڕێوەبەری شارەوانی لە ماوەکانی ڕابردووە ئاماژەی پێکرد کەوا زیاتر لە چەند ملیارێکیان لە بەردەستدایە بۆ خزمەتکردنی ئەو ناوچانەی کەوا لە دوای ساڵی 2023 دروست بوونە و ئاوادان کراونەتەوە لەلایەن هاوڵاتیانەوە و پرۆژەکان سەرجەمیان دەستیان پێکرد و کاری باشی تێدا ئەنجامە درێت بە سەرپەرشتی بەڕێوەبەری شارەوانی کەرکووک بەڕێز ئەندازیار فەرەیدون زەنگەنە و پرۆژەکان بەردەوام ئیشوکارەکان بەردەوامە لە پرۆژانە تەنها پرۆژەی دووسایتی پەنجعەلی نەبێ کە لە ئێستادا کەوتۆتە نێو بازاری سەرەکی ئەو گەڕەکەەوە بووەتە دوو بەشەوە بەشێکیان کاری تێدا دەکرێت و بەشێکیان کە کەوتۆتە نێو بازارەکەەوە ئەمەش لەبەرەوەی سکاڵای دوکانداران و خاوەن مڵکەکانی ئەو ناوچەیە پرۆژەکە تاجیل کرا بۆ دوای جەژنی ڕەمەزان دوای جەژنی ڕەمەزان پرۆژەکە دەست بە کارەکانی دەکات لەو بەشەی ناو بازارەکەی و دەچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام پرۆژەکە بەشی دواوەی کە کەوتوتە دەچێتەوە سەر ڕێگای پشتوێنەی کەرکووک لەوێ پردێکی تێدا دەبێت دروستکرێت ئێستا بەردەوامن
لە دروستکردنی پردەکە و کارەکانی بەباشی بەڕێوە ئەچێت و لە دوای جەژنی ڕەمەزانیش ئەو کارانە دەست پێ دەکات کەوا کەوتۆتە نێو بازارەکە بۆیە چونکە ژمارەیەک لە ماڵەکان و دوکانەکان بەر ئەو دوو سایدە دەکەون پێویست بوو بارودۆخی هاوڵاتیانیان لە بەرچاو گرت بۆیە لەبەرەوە تاجیلیان کردەوە بۆ دوای ڕەمەزان و دەست بە کارەکان دەکەن لەو شوێنەدا و بەڵام وەکو پرۆژەکانی دیکەکەەوە بڕیارە سەرجەمیان چوونەتە بواری جێبەجێکردنەوە لە گەڕەکی کوردستان بەڵکو پرۆژەکان هەندێکیان لە گەڕەکانی خوارەوەی کەرکووکشی گردوێتەوە. زۆر باش شەزانە دەست خۆش سپاس بۆ هەموو زانیاریەکان. دەست خۆش سپاس. هەڵبەت لێسە بەدەوا دنیا گەرم بێتر خواست لەسەر جلوبەرگی هاوینە زۆرە بێت وڵا جەخ و کارەباکە گەر باش بێت ئەگەر ها بەردەوامێ بەڵام بەخوا وەکو دەوتری ئینە مع العسر یوسرا بەڵام لێرەیە پێچوانەوەتەوە ئینە مع اليسر عسرا چونکە دەبینین کە لە مانگی 7 و 8 بەداخەوە و سەرەتایی نۆش و 6 وەڵا بگرێ و 3-4 مانگەی هاوین کارەبا دۆخی کارەبا تێکەچێت بەداخەوە ئەمەش هۆکارەکەی سەرکێشەکانی ڕژێمی ڕابردووی بەعس بوو بۆ لە بەرەوەی کاتێکە کۆمەڵێک جەنگی ئەنجامدا و بەتایبەت لە ساڵ 2023 چکە کاتێکە ئەمریکا هاتە وڵاتەوە سەرەتا لە بوونەی تەحتی لە ژێرخان و سەرخانی ئەم وڵاتەیدا و هەر وڵاتی ئەگە بێت و ژێرخان و سەرخانی تەفروت و نابکرێت بە ئاسانی نایەتەوە سەر پێی خۆی بۆیە کارەباش هیچێک بوو لەو سێکتەرانی کەوا بەر هێرشەکانی ئەمریکا کەوت بۆیە تاوکو ئێستاکەش کارەبا بەداخەوە چۆن نزیکەی 90 ساڵ تا ئێستا کارەبا لە وڵاتە خراپ ئاویشمان بیر نەچێ بەتایبەتی ئاو لە گەڕەکە کوردنشینە تازەکانی دوای 2023 هەمیشە کێشەی ئاویان هەیەوە تاوکو ئێستاکە لە 2021 و سەدەی یاخۆ 2022 و سەدەی 21کین هەندێک ماڵ بەتەنکەراویان بۆچێت بەداخەوە. زۆر باشە ئێماچینە داقۆ هاوکارمان محەممەد ئەڵماس ڕاستەوخۆ لەگەڵمانە سڵاو لێبێ و ڕۆژ باش محەممەد. ڕۆژ باش محەممەد دوێنێ ئەتوێت زانیاری باشم لایە بابزانین ئەمڕۆ چی لای تۆ گوزەرێ فەرموو ئێمەش جێوە تۆگرین. سلااو سارە سلااو فارس دیارە ئەمڕۆ 4 ساڵ بەسەر کارەسات و مەرگەساتی ئەنفالە تێدەپەڕێ لێرە لە داقوق مەڵبەندی هەژدەی ڕۆژهەڵات و کۆمیتەی حەبدەی داقوق و هەروە بەشێکی هەرە زۆری هاوڵاتیانی ئەم سنوورە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە ئەمڕۆ سەردانی مۆنەمێتی ئەنفالیان کردووە لە گوندی تۆبزاوە بڕیاروایە لە تۆبزاوە مەراسیمێک لەوێ ئەنجام بدرێ هەروەها لە بەشێکی هەرە زۆری خوێندنگا کوردیەکانی سنووری داقوق بەیانی هەر لەگەڵ دەستپێکردنی خوێندن لەلایەن بەڕێوەبەرانی خوێندنگاکان مەراسیمی جۆرا و جۆر لە خوێندنگاکان ئەنجام درا و باس لە کارەسات و مەرگەساتی ئەنفال کرا بۆ چینی خوێندکار کە ئەنفال چییە و چۆن بووە و کێ کردوێتی دیارە باس لەوە کرا کە ئەمڕۆ 182,000 کەس و کارمان دایک خوشک برا هەمووی زندە چاڵ کرا لە شارەکانی باشووری عێراق لەلایەن ڕژێمێک کە گەورەترین تاوانی دەرحەق بە مرۆڤایەتی ئەنجامدا. فارس من ئەچمەلای بابەتی ئەمنی دیارە داقوق کە بێتە باسی داقوق بابەتی ئەمنیتایە ماوەی 2 ڕۆژە لە سنووری داقوق ئۆپراسیۆنێکی بارفراوان لەلایەن هێزانامنیەکان ئەنجام درا لە باشووری خۆراوای داقوق بە تایبەتی لە گوندەکانی خوارووی سنووری حوتەغار ئۆپراسیۆنەکە لەلایەن فرقەی 8 سوپای عێراق و لیوای 45 سوپای عێراق و هەروەها پۆلیسی فدرالی و بەشێک لە هێزەکانی زریپۆش کە لە سنوورەکە ئامادە بوون ئەنجام درا کە 7 گوندی گرتەوە لەسەر چەمی ڕۆخانە کە بریتی بوون لە گوندەکانی تەلل بسەڵ و سماگەی گەورە و بچووک و عبور و ئەلب و شەهاب و تا کۆگاتە گوندەکانی سعیدی و مەیدان لە سنووری پارێزگای دیالە. ئامانج لەم ئۆپراسیۆنە پاکردنەوەی ناوچەکە بوو هەروها بە تایبەتی چەمی ڕۆخانە کە وەکو دیارە لە ماوەی ڕابردوودا چەندین جار لەو شوێنانەوە لەو چەمەوە پەلاماری
هێزانامنیەکان درا و بەداخەوە ژمارەیەک لە وڵات لە هێزە سەربازەکان بوونە قوربانی. ئۆپراسیۆنەکە خۆشبەختانە بە وتەی بەرپرسانی ئەمنی سەرکەوتوو بووە، توانراوە 8 مۆڵگای داعش لە نێو چەمی ڕۆخانە خاپور بکرێت و هەروەها ئۆپراسیۆنەکە با پاڵپشتی فرۆکە ئاسمانیەکانی عێراق ئەنجام بدرا کە توانرا کە 3 گردبوونەوەی داعش لە نێو چەمەکە بکرێتە ئامانج و هەروەها ماتورسکیلێک کە کاتەی کە هێزانامنیەکان نزیک بوونەتەوە لە چەمەکە ماتورسکیلەکە 2 کارمەندی داعشی لەسەر بووە، تیرۆریستی داعشی لەسەر بووە، هەڵهاتووە، بەڵام لەلایەن فڕۆکەی ئاسمانی عێراقەوە کراوەتە ئامانج. هەروەها لە ئۆپراسیۆنەکە دەست بەسەر ژمارەیەک زۆر لە چەک و تەقەمەنی و ژمارەیەک لە بەپێی زانیاریەکان 18 بۆمب دەستی بەسەرا گیراوە، هەروەها 4 بۆمبی چێراویش توانراوە پوچەڵ بکرێتەوە. ئەم ئۆپراسیۆنانە فارس لە کاتێکدایە کە تیرۆریستانی داعش لە ماوەی چەند ڕۆژی مانگی ڕەمەزاندا بەداخەوە لە چەند شوێنێکی ناوچە جێناکۆکەکان و پارێزگاکانی جێناکۆکەکان پەلاماری هێزە ئەمنیەکانی دا و چەند سەربازێک و کارمەندێکی هێزە ئەمنیەکان بوونە قوربانی. هەر بۆ زانیاری دوێنێ شەو لە کاتی بەربانگدا چەکدارە تیرۆریستانی داعش پەلاماری لیوای 16 حەشدی شعبیدا لە گوندی بەشیر لە سنووری ناحیەی تازە خورمات و دوایی ڕوبەڕووبوونەوەیکی قۆرس کە بۆ ماوەی نیو کاژمێری خایان خۆشبەختانە زیانی گیانی و مادی لێ نەکەوتە. هاوکات لە ئۆپراسیۆنەکەدا لە نزیک گوندی ئەلبوشەهاب لە کاتی ئۆپراسیۆنەکە ڕوبەڕوون بوونەوەی قۆرس لە نێوان هێزانامنیەکان و تیرۆریستانی داعش ڕوویدا کە باسم کرد لە نزیک گوندی ئەلبوشەهاب بە پێی زانیاریەکان چەند تیرۆریستێکی داعش لەو ڕوبەڕووبوونەوە بریندار بوونە و دانەیەکیش کوژراوە. بەڵێ فارس من گەڕێمەوە لای تۆ گەر پرسیارێک دەبێت. زۆر باشە محەممەد، بابزانین لە داخۆق نرخی شتومەک و بە تایبەت خواردن چۆن ئاخۆ جێگیرە یاخۆت بە هەمان شێوە بەرزبوونەوەی لە هەندێک لە خواردنەکان بەخۆبینیوە، لە هەندێک شوێن ڕەنگە نرخی گۆشت بەرز بوو بێتەوە، لە هەندێک شوێن نرخی میوە و سەوزە بەرز بوو بێتەوە. لە داخۆق چۆنە؟ بەڵێ سارە لە داخۆق هەر لەگەڵ بەداخۆ لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان نرخی کاڵاو شتومەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە، بە تایبەتی نرخی میوەهات و هەروەها وشکەکان. ینی لزنەی قایمەقامەتی داخۆق یاخود لایەنی پەیوەندیدار ئەوەی من بینیم تاکو ئێستا هیچ چاودێریەکی بازار نەکراوە بۆ ئەوەی بتوانێت کۆنتڕۆلی بازار بکرێتەوە بە هۆکاری بەرزبوونەوەی نرخی کاڵاو شتومەکان چییە. ینی ئەگەر بکرێت باسی میوەهات بکەم، ینی پێش ئەوەی من بزانم و زانیاریەکان بە من گەیشت پێش هاتنی مانگی ڕەمەزان نرخی کیلۆی 1 کیلۆیەکی تەماتە لەم سنوورە 500 دینار بوو، ئێستا 1000 و نرخی کیلۆیەک بۆتە گەیشتوەتە 1000 و ڕبعێک، یعنی نرخەکە زیاد لە نیوە بەرز بووتەوە. من خۆم لەگەڵ خاوەن فرۆشگاکان یاخود خاوەن ئەوانەی کە میوەهاتە فرۆشم قسەم کردووە هۆکاری بەرزبوونەوەی ئەم نرخێتیە تۆ لە ماوەی ڕۆژێکا بۆ 2 ڕۆژ لەسەر نیوە نرخەکەت بەرز کردووەتەوە. یعنی ئەوانیش وڵامێکی مقنعیان پێ نییە، ئەوانەی گەڕێننەوە بۆ بازرگانەکان، بەشێکیان ئەڵێ هێڵە سنووریەکان داخرەوە، بەشێکیان ئەڵێ بازرگانەکان خۆیان نرخەکانیان بەرز کردەوە. ئاوکات نرخی گۆشت لە سنووری داقوق 15 بۆ 16 هزار، ئەمەش زۆر بەرزەوە. ینی چینی ئەبێ لایەنی پەیوەندیدار لژنەی چاودێری قایمەقامێت یاخود ئەوانەی کە بازرگان ڕچاوی چینی کەم درامەت و فەقیر بکەن لەم شارە. کیلۆیە گۆشت لە 15 بۆ 16 هزار زۆرە سارە بۆ ئەوەی بۆ ماڵە فەقیر بۆ ماڵە کەم درامەت بتوانێت لەم مانگەدا بازاری خۆی بکە. دەستخۆش، سپاس کە بە شێوکی ڕاستەخۆ لەگەڵمان بێت لە قەزای داخۆ. دەستخۆش بێت. دیارە
گۆشت چکە لە خواردنانێکەوە خواستی زۆری لەسرە لە عێراق و ڕۆژڵاتی ناوەڕاست بەگشتی بەتایبەت لە وڵاتانی کەندا و یاخود خەلیج لەوێ هەر بەرگ بە ساغی بەڕاستی لەسەر برنجدان درێ و ئەخورێت و ئەم شتانە جا بڕگەی تەندروستیمان هەیە ئەگە هاوڕێیان هاوکارمان بن ئامادە بێت دکتۆر عومەر حەمەڕەزا باسی فشاری خوێن و ڕەمەزانمان بۆ کات بۆیە گۆشت زۆر نەخۆن بۆی کە فشاری خوێنمان بەرز نەبێ بەڕاستی یاخود نەیخۆین فەرموون. بینەرانی بەڕێز بە خۆشحاڵیەوە جارێککە پێتان ئەگەمەوە بۆ ئەوی باسی نەخۆشیێککە لەو نەخۆشی درێژخانەتان بۆ بکەم لە مانگی ڕەمەزانە چی بکەیت. نەخۆشی دڵ نەخۆشیێکی زۆر باوە لە ناو خەڵکە زۆر خەڵکێ تووشی نەخۆشی دڵ بووە. نەخۆشی دڵش ئەنواعی هەیە بەشێکی تەئسیرێکارە سەر بۆڕێ خوێنەکانی دڵ بەشێکانی کەش تەئسیرێکارە سەر مازوولەکەی دڵ بەشێکی کەشی تەئسیرێکارە سەر سەمامەکانی دڵ ئەمانە هەر کەسە خۆی هەیە و مزعفاتی خۆی هەیە. اینجا ئەگەر بێت و ئێمە ئەم نەخۆشیانە وەرگرین یەک بزانین لە ڕەمەزانە چی بکەین بۆ ئەوەی زەرمان پێ نەگات. نەخۆشیەکان زۆر مەراجع ئەمانەکەن ئەڵێن دکتۆر من نەخۆشی دڵم هەیە چی بکەم باشە. ئەو نەخۆشیەکە هاترات ئەبێ بە تەواوەتی قسەی نەخۆشەکە وەربگری بزانین نەخۆشەکەی لە کێوە هەیەی چۆنیە بە شێوەیەکە دوای ئەوە جوان فەحسیکەی بزانی ئەم نەخۆشیە ئایا تەئسیری تێکردو و مزعفاتی هەیە یان نا. نەخۆشی دڵ نەخۆشی بۆڕەکانی خوێن هەیە مەتەنەن تووشی دەبحە سەدری بەوە دەبحە سەدری چییە؟ سنگەشەیەکی موقەتە تقریبا نەوە چارە تا نیم سعات ئەخایەنێ دوای نەخۆشەکە چاکە بێتەوە لە کاتی هیلاگوون ئاوای لێ دێت. ئەگەر ئەم نەخۆشیە تەتەور کا عیلاج نەکرێ ئەبێتە جەڵتەی دڵ چییە؟ ئەو سنگەشەی کەوتمان دەستی پێ کردووە ڕاناوەستێ بە نیم سعات بەڵکو زیاد دەبێت ئەبێتە سعاتێک بە 2 سعات و ئێشەکەی زۆر بە قووەتێ بێ نەخۆشەکە ئەبا بۆ خستخانە. جا ئەگەر بێت و ئێمە ئەم نەخۆشانە فەحسکەین زانیمان طبعا دائما لەگەڵ ئەم نەخۆشیانەیە ئەم دوو نەخۆشی دەبحە و جەڵتەی پێڵێن دائما نەخۆشی دیکە هەیە. مثلا زۆر نەخۆشی شەکری هەیە مثلا هەیە نەخۆشی زەختی هەیە مثلا جگارە زۆر کێشێت هەیە مثلا زۆر قەڵەوە ڕاضە ناکە ئەنجا ئەمانە گشتی ئەبێ بەنەوەی ئەتیبا وەرگین بۆی بزین ئەم شخصە بزین ئەتوانێت بە ڕۆژی بیان ناتوانێت. ئەگەر هاتوو مثلا نەخۆشی ذەبحەی هەبوو یا جەڵتەی هەبوو نەخۆشەکە بە جوانی فەحسەکەین بزانین و دائما ئەم نەخۆشانەش مەجموعەیەکی زۆر دەرمانیان پێیە. بعضیشیان چوونە قەستەڕەیە کردو شەبەکە و باڵێنش داناوە. ئەنجا ئەبێ کە فەحسیاکەین بە جوانی بزانین زەختیان مستەقڕە شەکریان مستەقڕە هیچ مزعفاتێکی نییە و تووشی عەجز قەلب نەبووە ئەمانە ئەتوانن بە ڕۆژی بن. بەڵام وەک پێشە ژوتمان سترێس شتێکی زۆر مهمە. ئەو سترێسی بە ڕۆژش ئینسان ئەتیبارەکرێت بە سترێس چکە خواردن ناخوا و هیلاکە بێت. ئەگەر هاتوو ئەو سترێسە تەئسیری لێی کرد مثلا ذەبحە سەدری هەبوو ذەبحە سەدرەکەی زیاد کرد یا مثلا جەڵتەکەی زیاد کرد مثلا ئەو کاتە ئەتوانی بە نەخۆشەکە بڵێت تۆ ناتوانانی بە ڕۆژی بیت چکە ئەوە نەخۆشیەکەت زیاد بوو دوایی زەرت پێگەێنێت چکە وەک وتمان ئەو ذەبحە سەدری ئەگە زیاد بێ ئەبێتە جەڵتە قەلبی لێ و ئەگەر جەڵتە قەلبی زۆر بێ و زیاتر بێ لە جەڵتەیە دوانسیان لێدا ئەو کاتە تووشی عەجز قەلبە بێ ئەو دەها خراپترە. جا لەبەرەوە تۆ بێ متابعی نەخۆشەکە بکەیت بزانی ئایا ئەمە ئەتوانێت بە ڕۆژی بیاندا. ئەگەر توانی بە ڕۆژی بێ ئەوە ئەڕاتەڕێ و بەعزارێکی زۆر بۆ نەخۆشەکە باشە چکە لە کاتی ڕۆژەکەیە ئەتوانێت سەیتەرە بکاتە سەر شەکرەکەی و زەختەکەی بە چاکی و ئەمەش عاملێکی مساعدە بۆ ئەوی نەخۆشەکەی دڵی کەم کاتەوە چارەسەریکە و ئەتوانێت نەخۆشی دڵ ئەم دوو نەوعی کەوتمان ئەتوانێت دەرمانەکانیان بخۆن لە کاتی فتار و لە کاتی سحورە دەرمانەکانیان دوای خوارد نەخۆن جا بۆ شێوێت ئیشکالێکیان نابێت. بەڵام نەخۆشی دیکە هی دڵ هەیە مەثەلەن نەخۆشی عەجز قەلبی پێڵێن ئەم نەخۆشی عەجز قەلبە ئەمە نەتیجەی ئەم دوو شتەیە کەوتمان یاخۆ مەثەلەن بە ئەجارێکە لە سەمامەکانی دڵ تێک چووە عینی تووشی عەجز قەلبێکە واتە عەجز قەلب معنای چییە؟ یعنی ماسوولەکانی دڵ زەعیف بوونە ناتوانن خوێن دەفعەکەن بۆ گیان واتە ئەو دڵە هەرچەندی ئیشەکە ناتوانێت خوێن بگەێنێ بە مثلا بە دەماغ لەبەرەوە سەری جێژەخوا ناتوانێت بگەێنێ بە قاچەکانی بە دەستەکانی بە جیهازی هەرس لەبەر ئەوە ئەبێت دەرمانی مساعدی بۆ دانی بۆ ئەوانەی نەخۆشی عەجز قەلبیان هەیە دەرمانی مساعدی بۆ دانێ بۆی بتوانێت ئەو خوێنە بگەێنێ بە ئەو شوێنانە مساعدەی ماسوولەکانی دڵی بکە یاخۆ بەعزە خواردنێک بەعزە دەرمانێکی بۆ دانەی ئەبێ میزی زۆر پێ بکات چکە خۆ بانەزانین کە ئەو عەجز قەلبە ڕوویدا
ئاو ئەمینەتە ورەجانی ئینسانەکەیە ئەو ئاوا تەجەمعەکە لە ناو زگی لە قاچەکانی لە ناو سنگی تووشی تەنگەنەفەسێکی زۆر ناخۆشەکە ئەنجا ئەبێت دەرمانێکی بۆ دامنێ ئەو دەرمانە میزی زیاد پێ بکە بۆیە ئەو ئاوا نەمینێتەوە ئەنجا ئەمانەی کە نەخۆشی عەجز قەلبیان هەیە وەزعیان باش نییە سەحەتیان خۆش نییە ئەڕۆ نەڕێەوە چەند شەقاوێک و تووشی تەنگەنەفەسی ئەبن ئەبێت ئیسراحەتێکی تاوا وەرگرن و سترێسش بۆیان زۆر خراپە چکە سترێسی هەر شتێ بێت نەخۆشیەکان زیاترەکە واکە کە تووشی لێدانی دڵ زیاد بێت ئەو لێدانی دڵ زیادە نەخۆشی عەجز قەلبەکەی زیاد دەکات جا لەبەرەوە باشتر وایە ئەمانەی کە عەجز قەلبیان هەیە یا ئەبێ لە ژێر چاودێرێکی باشی دکتۆرا بن بە شێوەیەکی مستەمڕ یاخۆ بە ڕۆژینی من باشترە چکە ئەو دەرمانەی کە ئەی خۆن دەرمانەکان ئەبێ زۆر بەڕێکوپێکی و لە وەختی خۆیان بیخۆن لە کاتی ڕەمەزانشە ئەگە تۆ لە کاتی سوحورە دەرمانی میزی بدەیتێ ئەو کاتە بە ڕۆژەوە تووشی لەوانەیە جەفافە بێت یانی جانی وشکە بێت ئاوی زۆر لەبەر ڕوات ئەنجا ئەوە تەئسیرێکە لەسەر سەحەتی خراپتر ئەگەر لە کاتی فتور شابی دێتێ ئەو کاتە بە ڕۆژەوە بە شەو ناتوانێت ئیسراحەت ناکەوە ناتوانێت بخەوێ چکە ئەبێ هەرمیز بکات ئەنجا لەبەرەوە تەنزیمی نەخۆشەکە لە کاتی ئەوانەی کە نەخۆشی عەجز قەلبیان هەیە یاخۆ سستبوونی دڵ ئەوانە تۆزیان ناخۆشە عیلاجیان بەڕاستی زۆریان ناتوانن بە ڕۆژی بن زەحمەتە بێ لەوەی کە ئەمانەی کە سستبوونی دڵیان هەیە لەوانەیە نەخۆشی کەش لەگەڵێ هەبێ مەثەن بەعضیان لەگەڵ سستبوونی دڵەکەیان تووشی جەڵتەشە بن خۆتردنەوەی تەکوینی بێ ینی خوێنەکەی ئەمەی ناودڵی بەعجا ئەچێ لە دەماغیان یعنی ئەنواع ئەشکال یاخۆ مەثەن ئەو خوێنە باش دەفع ناکە بۆ کلیە کە خوێنەکەی باش دەفع بۆ کلیە لەوانەی کلیەکانشی پەنجکەوێت احتیمالە کلیەکانشی ئیش ناکە ئەنجا ئەو کاتە ئەبێت تۆ ئەگادەری ئەم هەموو شتە بیت کە نەخۆشیە فەحسەکەی ئەبێ بزانی چاوی باشە دەماغی باشە دڵی هین گوچیلەکانی باشن قاچەکانی تەواوە هیچ دەگیراوە نەخۆشی شەکرەکەی چۆنە ئەبێ ئەم شتانە هەمووی چارەسەرکەی و ئاگاد لێ بێت و بە نەخۆشەکە بێ بڵێ دەرمانەکانت زۆر بەڕێکوپێکی بخۆی نابێ هیچ لە وەجبەی خۆیان ئەبێ بخورێت نابێ دوا بخرێت چکە دوای ئەو نەخۆشە تووشی مزعفاتە بێ مشکلەی سپاس بۆ دکتۆر عومەر کە هەموو کات زانیاری زۆر باشمان پێڵێ سەبارەت بە تەندروستیمان بێگومانەوە جارش باسی فشاری خوێنی کرد بە تایبەت لە مانگی ڕەمەزانەکەەوە ئێمە ڕەنگە تۆزێک خواردنی چەور بخۆین یاخود کاتەکانی نێوان بەربانگ و پارشێ و کەم بێت پێویستە چاودێری خواردنەکانمان بکەین تەندروست بێت خواردنەکانمان تاوەکو تووشی فشاری خوێنین و چۆمڵێ تووشی سەرێشەش نەبیت لەگەڵێ ئەو کەسانەشی کەوا فشاری خوێنیان بەرزە لە مانگی ڕەمەزانە توانن لەگەڵ پزیشکەکانی خۆیانە قسە بکەن دایتێکی باشیان بۆ دانەیە خۆ ئامۆژگاریان بکەن کەوا چی بخۆن لە مانگی ڕەمەزانە تاوەکو ڕوبەڕووی ئەو چۆن بڵێن فشاری خوێنی بەرزە نەبێتەوە چونکە بەڕاستی سەرێشەکەی ئەو کەسانی کەوا فشاری خوێنیان بەرزە بێتەوەڵەن تاکو چەند ئازاری هەیە بەدەر لەوەش تاوەکو دووربین لا نەخۆشیەکانی وەکو جەڵتەی دڵ و ئەو بابەتانە بێگومان هەڵبەتە بەداخەوە بە حکمی ژینگەی سیاسی ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی ئابووری و هاوکات نەبوونی سانسۆرێکی باش لەسەر خواردن و جۆرەکانی خواردن و کوالێتی خواردن یاخود کوالێتی کۆنتڕۆڵی خواردن بەداخەوە بینکەوە نەخۆشیەکانی دڵ یاخود جەڵدە لە وڵاتانە یاخود بەتایبەت لە وڵاتەکە ئێمە زۆر بووە و هۆکارەکەشی بێگومانە و کۆمەڵە خواردن و خواردەمەنیە کە کاریگەری هەیە لەسەر ڕاستەوخۆی و ناڕاستەوخۆی جەستەی ئێمە بۆیە ئەبینین کە بوونمە لە هەندێک وڵات نەخۆشخانەکانیان بە ژمارەی دەست خەڵکی تێدایە بەڵام بەداخەوە لای ئێمە نەخۆشخانەکانمان ڕێگە نییە لەبەر نەخۆش بە تایبەت نەخۆشی درێژخایەن بەداخەوە ئەگەر هاوڵیان لەسەرەوە ئاماژەمان بۆ بکەن راپۆرتێکمان یاخود پەیامێرمان دڵزار عەبدوڵڵا لە شاری سەماوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بین. دوای 34 ساڵ لە چاوەڕوانی و بێهیوابوون لە هەردوو حکوومەتی هەرێم و عێراق لە هێنانەوەی ڕووفاتی کەسوکاریان ژمارەیەک لە کەسوکاری ئەنفالکراوانی سنووری خورمات و گەرمیان بڕیاریاندا ڕێگەی بیابانەکانی سەماوە بگرنەبەر و لە نوگرە سەلمان یادی 34 ساڵەی مەرگەساتی ئەنفال بکەنەوە. لە حوتی 4/88 ڕاپێچکران لەسەر ئاوەسپێ بەشێک لە ئەنفالەکان هاوردیانە مەکتەب شەبابەکە
بەشێکیان لە مەکتەب ڕەشید بوون ئێمە لە مەکتەب ڕەشید بوون لەوە بردمانیان بۆ تکریت دووسێ ڕۆژ لە تکریت مەتەر برمانیان بۆ نوگرە سەلمان ئێستا هاتوین لەناو ئەم مەکتەب شەبابەوە کە شوێنی زیندانەکانی ئێمەیە کە سوکارەکانمان چاوەڕێمان لە حکوومەتە کرد ئەوان ڕووفاتەکانی ئەوانمان بۆ بێننەوە بۆ زێدی باوباپیرانمان بەس بەداخەوە ئێمە ئەڕوین سەردانی ئەوانەکەین لە نەگورە سەلمان ئێستا لە خورماتووی مەملەکەتی شەهید و ئەنفالکراوانەوە لەگەڵ کۆمەڵێک تاقانە و کەسوکاری شەهید و ئەنفالکراوانەوە بەڕێ دەکەوین بۆ خواروی عێراق بۆ سەماوە و نوگرە سەلمان کە کەسە خۆشەویستەکانمان کە ئازیزانی ئێمە لە ساڵی 1970 بە زۆری بران بۆ نوگرە سەلمان زیندەچاڵ کران. دوای بڕینی دەیان کیلۆمەتر و گەشتن بە شاری بەغداد لەلایەن هێزێکی سەرک کۆمارەوە ڕێنوێنی کەسوکاری ئەنفالکراوان دەکرێت بۆ شاری سەماوە لەگەڵ گەشتنیان بە شارەکەش لەلایەن پارێزگارەوە پێشوازیان لێکرا لە ڕێگەی هێڵی تەلەفۆنیشەوە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح سەرۆک کۆماری عێراق پارێزگاری سەماوی ڕاستپارت کار ئاسانی تەواو بکرێت بۆ کەسوکاری ئەنفالکراوان لە پارێزگاکەدا. جميعا ونرحب بإخواننا الكرد بەخێراتنی برایانی کوردمان دەکەم تاک بە تاک سەرۆک کۆمار دکتۆر بەرەم ساڵح ڕایسپاردووم کاراسانی تەواو بۆ کەسوکاری ئەنفالکراوان بکەم هەر بۆیە بەناوی هەموو پارێزگاکەوە دووبارە بەخێراتنان دەکەم و پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی هەموو کەسوکاری ئەنفالکراوان و برایانی کوردمان دەکەم. بڕیارە لە زیندانی نوگرە سەلمان لە مەراسیمێکی شایستەدا یادی 34 ساڵەی مەرگەساتی ئەنفال بکرێتەوە و تێیدا وتاری کەسوکاری ئەنفالکراوان بخوێنرێتەوە و پەیامێک ئاراستەی هەردوو حکوومەتی هەرێم و عێراق و ڕای گشتی بکرێت. دڵزار عەبدوڵڵا کەناڵی کەرکووک شاری سەماوە. زۆر باشە بەڕێزان گەڕانەلاتان لە ڕگەی بابەتی ڕۆژ هەڵبەتەوەی کە لە تەوریەکەم باسمان کرد ئەمڕۆ ساڵ ڕۆژی مەرگەسات تراژیدیا کارەساتی ئەنفالە و شاڵاوەکانی ئەنفال دروست ئەوەیە کە بەر لە ئێستا یاخود بەر لەم بەروارە لەم ڕێکەوت دەستی پێکردو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان وەگرونە کە چواردە چواری وەکو ساڵ ڕۆژی کارەساتی ئەنفال ناوەزەند کردوێمە بۆمە بەستەر لەگەڵ بەڕێز محەممەد سەیدکەریم چالاکوانی بواری جینۆسایت قسە و باس دەکەین سەبارەت بە ئەم ڕۆژە و هاوکات بەڕێزیان کۆمەڵی ڕووداوی مێژویان لە پێکەوە ئاخاوتن دەکەین بابزانین چۆن باس لە قۆناغەکانی ئەنفالمان بۆ دەکات. کاک محەممەد بەیانی باش خێر بەیانیتان باش سپاس بۆ ئەم کەناڵە جوانە سپاس بۆ بینێرانی کەناڵەکەتان سپاس بۆ ئەم دەرفەتەی بۆ منتان ڕەخسان کە بتوانم هەندێ کارەساتی مێژووی ئەنفال و خەبەڕوو لەم بەرنامەیەدا. باشە کەواتە باسی مێژووت کرد بە هەر لە سەرەتاوە بڕۆین سەر قۆناغەکانی ئەنفال مێژووی ئەنفال بەڕێستان خۆتان گەواهی دەر یاخود شاهید بوون یاخود لە نێو بەڵگە و کتێب و دۆکمنتەکانە ئەوانەی کەلاتان هەیە دەستان کەوتو فەرموو کات بۆ تۆیە. بەڵێ ئەمانەی لامە هەمووی خۆم لە ناو کارەساتەکان نبوو ئێمە هەمومان دەزانین کە ئەنفال سوێتێکی قورئانی پیرۆزە لێرە و لەوێ بچین ناو دەکارەکانی ئەو بابەتەوە پێویست ناکات لەبەری زۆری لەسەر کراوە و زۆری لەسەر نووسراوەتەوە بەڵام ئەنفال بەڕای من بەرنامە بۆدا ڕێژراو بوو کە دوو هۆکاری گرنگ دەخەمە ڕوو بۆ ئەنجامدانی ئەو پرۆسەیە. هۆکارەکانی یەکیان ئەوە بوو هێنانی سوپای پازدارانی ئێران بۆ سەر کۆمپانیەکانی نەوتی کەرکووک دووەمیش ئاژبوونەوەی لایەنە کوردستانەکان بوو لەو بارودۆخەیە کە زیاتر حکوومەتی عێراقی نیگەران کردبوو هەمویان ڕێخۆشکەر بوون بۆی کەوا پرۆسەیەکی ئاوا ئەنجام بدا بۆ سڕینەوەی کەلتوری کورد لە کارەساتی ئەنفالە. جینۆسایدی کورد تەمەنزانێکی قوورە و ساڕێژبوونی برینەکانی کارێکی ئاسان نییە کە زیانی ئابووری و کۆمەڵایەتی و کەلتوری کەوت لەگەڵ سڕینەوەی کەلتور و دابوونەریتی کوردەواریمان. کاک محەممەد خوا بمبورە ئەنی بەڕێستان باس لە هێنانی سوپای پازداران دەکەن ینی ئاخۆ ئەمە پاساوێکە بۆی کە حکوومەتی بەعس ینی پەنجەی مناڵێک لە خوێن بێنە نەک و گەلێک نەتەوەی قەتڵ عام بکە. خۆی ڕاستەوە ئەوە ناکات ئەوەی ئەوە بکات بەڵام حکوومەتی عێراق حکوومەتێکی دڕندە بوو خواخۆی پاساوێکی بچووکی هەبوو بۆی کەوا زەمینەیەکی لەبار بکات چونکە
عێراق لە شەڕی لە جەنجی عێراق و ئێرانە یعنی بەڕاستی کورد پارێزرا بوو لە سایی شۆڕشەکانی کورد و لە سایی بوونی پێشمەرگە لە کوردستانە خەڵکێکی زۆر سەربازی هەڵاتوو بوون لە ڕیزەکانی سوپای عێراق هەڵاتوو بوون حکومەتی عێراق ویستی تعویزی ئەوە بەوە بکاتەوە لە پرۆسەیەکی وەکو ئەنفالە تێگەی تعویزی ئەوە بکاتەوە کە گەنجی کورد لەناو بەرێت و سوورەتی ئەنفالی بەسەریانە سەپان. وتوان دابوونەریت و کۆمەڵایەتیەکان و نەتەوەی کورد و پیسبوونی ژینگە و لەگەر هەموو ئەمانە دەرفەتێکی بووە کورد کە ئەم تاوانە بۆ سوودی خۆی بخۆزێتەوە یعنی دەرفەتە بووە کورد بەپێی بەرگەنامە مێژوێنە نێودەوڵەتیەکان لە میساقی حوتی نەتەوەی گرتوەکانە هەد نەتەوەیە کە تووشی جینۆساید ببێت بۆی هەیە داوای مافی خۆی بکات مافی ڕێگەزی نەتەوایەتی خۆی و دەتوانێت مافی چاری خۆی دیاری بکات. ئێمە ئیشمان زۆر کردووە لەسەر ئەنفال لە هەشتی پێنجی 2004 کەرنەڤالی ئەنفالمان کرد بۆ خەڵکی کەرکووک لە ناو شاری کەرکووکە لە محکەمەی کۆنەوە هەڵساین بە ئەنجامدانی بابرین وەکو تەمسیلیکردن وەکو هونەرمەندانی کەرکووک بەشداریمان تێدا کرد و حەمەعەلی لە سلێمانیەوە هات بەشداری لەگەڵمانە کرد. ئێمە بۆ ئەو بوو کە پرۆسەی ئەنفال بە هەموو خەڵکی کەرکووک بناسیێنین بەڵام بەداخەوە هەتا ئێستا خەڵکی عەرەب و تورکمان هەیە هێشتا نازان ئەنفال چییە و چۆن بووە یان ناو یعنی هێشتا بەگومانەوە تەمەشای ئەو پرۆسە گەورەیە ئەکەن کە ئەم هەموو قوربانی لێکەوتوێتەوە ئەمە هەمووی کەم تەرخەمی لایەن خۆمانەوەیە نەک لەلایەن ئەوانەوە چونکە ئێمە نەمانتوانەوە بە شێوەیەشی ڕاستەوخۆ ئەو زامەقولە ئەو هەموو ئازار و مەینەتیە بگەین بەو نەتوانی کە لەگەڵمانە ئەژێن بۆیە لە سەرتاشەوە وتم داواکاری ئێمە بۆ جینۆساید ناساندن یان بەناسانی ئەنفال بە نەتەوەکانی تری شاری کەرکووک هەر لە چوارچێوەی حیزبیدا هەوری بۆ دراوە لە چوارچێوەی استراتیژی نەتەوەی کورددا هەوری بۆ نەدراوە ئێمە بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە لە ڕووی نەتەوەیەوە زیاتر هەوری بۆ بدەین بۆی کەوا ئەنفال بە هەموو نەتەوەکانی تر بناسیێنی. لە ساڵی 1986 کە ئەو لە کۆمپانیای نەوتی کەرکووکدا لە 6 دەی 1986 بوو لە 16 دەخۆم بریندار بوو بە تیاری فیلاتۆز لێدرام ئەتر ئەو بوو بە برینداری مامەوە ماوەیەک بەڵام کارە ساتەکە لەوە بەدوا دەستی کرد لە 1970 ئەتر فشارێکی زۆر لەسەر هەموو گوندەکان دروست بوو وەکو بۆ ڕوومانی فڕۆکە و وەکو هێرشکردن و وەکو ئەوان لە حوتی شوباتی 1970 تا تۆباران دەستی پێکرد بۆ دێهاتەکان یەکەم جار بوو تۆباران دەست پێ بکە یەکەم تۆبارانی بۆ گوندی کەڵاوخورد بوو ئتر کە زیانی ژیانی لێکەوتەوە دوو شەهید و چەند بریندارێکی لێکەوتەوە تر ئەمە بووە هۆی ئەوەی کەوا زیاتر ترس و دڵڕاوچێ لە ناو خەڵکدا دروست بوو هات و کۆپتەر و فیلاتۆزی ڕژێم و بۆ دڕوانکردنی گوندەکانی ناوشوان ئەمانە من لە باسی ئەنفالی چوارەکەم ئەمانە درێژەی کێشە حتا گەیشتە ئەوەی لە 13 پێنجی 1970 ئەتر هەموو دەیەکان تەقریبەن دەیەکانی ناوشوان هەمویان تەخت کران و خاپور کران بەڵام ئەو خەڵکە لەبەری بەجانێکی لەخۆ بردوویە و لەبەریکەوە یعنی ڕوحێکی نەتەوایەتی ئەو توێتیا بوو بڕای بێ و خەڵکەوی چوونە ئەو هەڵەتەوە ماڵەکانیان بدە هەڵاتەکەەوە هاتنەوە گوندیان دروست کردەوە ئەو کاتە ئەو ڕوحیەتە لە خەڵکدا هەبوو بەڵام ئێستاکە بەداخەوە. باشە کاک محەممەد ینی بۆ نمونە لەو قۆناغ و سەردەمەیە بەڕستانەوەکو شاهیدێک وەکو هاو سەردەمێک لە ناو پرۆسەکەیە بوونە لەو قۆناغەیە وڵاتانی ئیقلیمی وڵاتانی نێودەوڵەتی دەوروبەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەوانەی کە ئیدعای یاخود جارنامەی دیموکراسی و مافی مرۆڤ و لیبرالیزم لێدەن ینی کەس ناتە جواب بڵێ کاکەتەوە بووە کە ستۆپی بە سەدام حوسێن بکەن بە شێوەیەشی وا شارا بووە طبعا ئێمە ئەگەر باسی چیمەبارانی هەڵەدە بکەین کە لە 1970 بوو یعنی ئەگەر یەک دوو بابرین ئێرانەکان نەهاتنای وێنەیان بگتایە هەر کەس باسی ناکرد ئەمە شتێکی شاراوە بۆ من بەگە لە کۆمەیەکی نێودەوڵەتی ئەزانم بەرامبەر بە کورد کرا بەڕاستی یعنی ئێمە وەکو قەفەزێک وابووین ئەو کاتە لە ناو قەفەزێکا بووین کە دەنگمان بە هیچ کەسێک ناگەیشت بۆیە لێرەیە یعنی من لەو بڕایە هەموو ڕاتانی عەربیش بۆ مەسەلەیان زانیوە و هەموو دەوڵەتە زلهێزەکانیش بەم کارە ساتانیان زانیوە بەڵام بێدەنگیان نوان وەکو پشگیریەک بۆ حکوومەتی ئەوسای عێراق کە لە جەنجێکی یعنی درێژخایە نابوو لەگەڵ ئێرانی دراوسەیە. کاک محەممەد ئامارەکان کەوا ینی باوەڕ پێکراوە ژماری ئەو گوندانی کەوا تەختکران و لەناو بران و ژماری ئەو کوردانی کەوا ئەنفال کران کەوا بوونە قوربانی ئامارەکان کەوا تەواوە باوەڕ پێکراوە لای بەڕێزت هەیە و چەندە؟
والله من ئامارانە ناتوانم بیکەم لەبەرەوەی ئەنفال دێک کاوی حامد بۆرە دێم وڵات دیارە لە ئێستا لە قەزای چەمشەماڵ ینی مەراسیمی تایبەت بە 34مین ساڵ ڕۆژی مەرگەساتی ئەنفال بەڕێوە دەچێت چەمشەماڵ شێشێک بووە لە ئەو قەزایانی کەوا قوربانی داوە لە پێی ناو کورد و کوردستان و هاوکات لە پێی ناو دۆز و خەباتی ڕەوای گەلەکەمان فەرموو کاکە محەممەد. بڵێ باسی ئامارەکانت کرد ئامارەکان یعنی 1970,000 یعنی کەس نەیژماردووە بڵێ ئەوەنانەیە بەڵام ئەوانەی کەوا لە پرۆسەی ئەنفالیان کۆڵیەوە ویستیانە شتی لەسەر کۆ بکەنەوە با بڵێن مەلا شاخیە با بڵێن کاگعاعرف قوربانیە چەند کەسانێکی تر لە نووسەر و لە ئەو کەسانی کەوا لە ناو کارە ساتەکانە بوونە بەڵام ئەمە پێویستی بەوەیە کەوا هەمە ئاهەنگیەکە بێت لە نێوان هەموو ئەو کەسانی کەوا هەوری کۆکردنەوەی دیکۆمنتەکان و ژمارە و داتاکانەدات یعنی ئێستاکە لە دیەکەی ئێمە با بڵێن 36 تا چل ئەنفالی تایە هەموو دێهاتەکان کۆ بکرێتەوە ناوەکانیان کە ئەو کاتە ئەتوانین داتایەکی پخوت لەسەر قوربانەکانی ئەنفال دروست بکەین چونکە ئەنفال یعنی یەک تەنها پرۆسەیەک نەبوو ئەنفال 8 قۆناغ پێپەڕی قۆناغی یەکەم لە 22/1988 قۆناغی یەکەم بۆ سەر سەرکردایەتی یەکێتی بوو لە سەرگەڕوو بەرگەڕوو قۆناغی دووەم لە ناوچەی هەورامان و قەرەراغ بوو قۆناغی سێیەم لە جەباری و گەرمیان بوو قۆناغی چوارەم لە ناوچەی شوان و باڵین قڵاسیۆکە و شێخزێنی بوو ئەنفالی پێنجەم ئەتر دۆڵی سماقولی و دەشتی کۆیی گتەوە تاکوسەرەوە ئەنفالی شەشەم بەرەو بالیسان و ئەو ناوەڕێ حوتەم و هەشتەمی ناوچەی بادینانی گتەوە یعنی ئەمە ئەم قۆناغانە هەمووی پێویستی بەوە هەیەکەوە هەماهنگگیشی زۆر گەورە هەبێت دەستێکی زۆر گەورە لە پشتیەوە هەبێت هەورو تێکۆشانێکی زۆر هەبێت بۆی کەوا بتوانین داتایەکی پخوت دروست بکەین بزانین ژماری قوربانیانی ئەنفال چەندێک بەڵام لێرەیە من پێتان ئەڵێم لە سەرەتاشەوە وتم هەم چەند دووبارەشی ئەەکەمەوە هەموو هەوڕەکان لە ڕووی حیزبیەوە بووە لە ڕووی بابرین سنتەرێکی استراتیژی نەتەوایەتیەوە نەبووە کەوا خزمەت بە دۆزی کورد بکات دوور لە هەموو بیرو بۆ چۆنێکی حیزبایەتی کەواتە ئەمەش زیانی پێمەگەیاندووە نەک زیانی پێوانگەیاندووە بەڵکو هەر هەموو شتەکانی پەخستووە بەڕاستیە ئێستاکە هەموو شتەکان بەشکراوە لە ناو کوردەواری خۆمانی سەمن تۆ کە باسی قوتابخانەوە کردنە قوتابخانە لێنەمە پارتیە برێ خوێندنگا لێن ئەمە یەکێتی حتا و شەکانیش بەشکراوە یعنی بەداخەوە ئێمە نەبێ وای بینێ پێویستمان بە سەنتەرێکە یعنی لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی ئەنفالەوە بێت لە ڕووی هەموو کێشەکانی تری باڵێن کوردستانەوە بێت لە ڕووی مافەنەتەوایەتەکانی نەتەوەی کوردەوە بێت لە هەر چوار پەرچەکەی کوردستانە پێویستمان بە سەنتەرێکی استراتیژی نەتەوەیی هەیە دوور لە هەموو بۆن و بەرامێکی حیزب باشە کاک محەممەد دادگای باڵای تاوانەکانی عێراقی پاش 2003 ئەمەی ئێستا کارەساتی ئەنفالی بە جینۆساید ناساندووە بەڵام حکوومەتی عێراق کە دەڵێت تۆ بەشێکی لە من ئەو حکوومەتە کە ناوەندە پایتەختە مەرکەزە ئەو هیچ هەوڵێکی داوە کە لە کۆمەلگای نێونەتەوەیی لە دادگای لاهای بۆ نمونە ئەو مەرگەساتە بە جینۆساید بناسێنێ یاخود ئەشێ بۆ نمونە بڵێن کە ئێستاش لە نێو دامەزرا و فەرمانگە دەوڵەتدارەکانی عێراق هەمان عەقڵیەت هەمان نەفەس هەمان بۆ چۆنی ڕژەیم پێشوشما بێ لە هەمبەر کورد من لێرەیە لەم منبەرەوە پێتان ڕائەگەێنم تا ئێستاکە حکوومەتی عێراق واژۆی لەسەر تاوانی بابی کۆمەڵکوژی نەکردووە ئەگەر حکوومەتی عێراق واژۆ لەسەر تاوانی کۆمەڵکوژی بکات ئەتوانێت ئەمە حکوومەت نەیکردو بەڵام دادگا کردوێتی دادگا کردوێتی بەڵام حکوومەتی عێراق نەیکردو ئەگەر بیکردایە ئەیتوانی قەرەبووی مادی و معنەوی هەموو ئەنفالەکان و هەموو چیما باران و هەموو خەڵک بکاتەوە وایە نە بەڵام تا ئێستاکە ئێمە فشارمان زۆر کردووە لەسەر حکوومەتی عێراق چەندەها لێرە گرتبوونەوەمان لە کەرکووک کردووە لە هەولێر لە سلێمانی لە شوێنەکانی تری کوردستان کراوە بەڵام تا ئێستاکە حکوومەتی عێراق باورین واژۆی لەسەر تاوانی نێودەوڵەتی نەکردووە هەرچەندە من خۆم لە ڕێکخراوەکانی باورین لە ڕێکخراوی جینۆسایدی کوردستان بێ جینۆساید بەشداریم کرد لە لاهای لە کۆنگرەی باورین قەدەغکردنی چەکی کیمیاوی یعنی لێوە کە پەیکەرەکەی عومەری خاوەرم بینی یعنی زۆر کاری لێم کرد یعنی ئەمە پێویستە ئەو پەیکەرە ئەو باورین ئەو ڕەمزانە ئەو هێمایانە پێویستە لە هەموو شارەکانی کوردستانە هەبێت نەک ئیساکە تەنها لەبەری لە هەڵەبجە بۆ عومەری خاوەر لە هەڵەبجە دابنی بەڵام لێوە لە لاهای لەناو فەرمانگەکەیان لەناو باخچەکەیانە تێگەی پەیکەری عومەری خاوەر کراوە و هەموو خەڵکی جیهانیش ئەچێ سەیری ئەکات تەماشایەکە بەڵێ کاک محەممەد ئەو کەسانی کە هەڵگری ئەم
بیر و باوەڕن کەوا چۆن بڵێ تعریبکردن بێت داگیرکردنی زەویزاری کورد بێت کەوا ئێستا لە داقۆق ئەبینرێت چۆن بڵێن پێویستە ئێمە چی بکەین لایەنە حزبەکان پێویستە چی بکەن بۆی ئەم کارەساتە دووبارە نەبێتەوە جارێکی تر بەلایەنە حیزبەکان هیچ ناکرێت لەبەری لایەنە حیزبەکان خۆیان ئێستاکان لە ململانی یەکتریان یعنی تۆ لەو بڕایە ئەوان لە ململانەیە ویستە بی لەوە بکەنەوە ئێمە شتێک بکەین بۆی کەوا بەرەنگاری ئەم هەموو کارەساتمەی نەربارەیە بین کە تووشینەتەوەکەمان بووە بۆیە ئێمە پێویستمان بۆیە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە زیاتر هەوڵ بدەین ئەگەر حیزبەکانیش یعنی ئەگەر بێتون نزیکبوونەوە لە نێوان خۆیانە هەبێت ئەتوان هاوکاری ڕێکخراوەکان بن چونکە لە هەموو ڕاتێکی دموکراتیە هەمومان نەزانین کەوا ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی بەدیلی حیزبە یعنی لە باڕێگەسەی تەماشای ئەوروپا بکەی ئەبینیت زۆربەی ئەو هەڵبژاردنانەی کە ئەکرێ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەوری ئەوەی بۆ ئەدەنکەوە باڵێن کاندیدێک سەر بکەن بەدیلی حیزبە بۆیە ئێمە لێرەیە پێویستمان بەوەیە یعنی هەموو هەماهەنگ نەک تەنها حیزبەکان لە یەک نزیک بێت باشە باسمان لەوە کرد کە ڕەنگە وڵاتانی دەوروبەر و کەندا و خەلیج و هاوکات ڕەنگە وڵاتانی نێودەوڵەتیش کورد لە جێ خۆیان کردێ بێت لە ئاست ئەم کارەساتە بۆ نمونە هیچ معقول نییە لە سەروبەندێکدا کەوا هەڵەبجە ڕوەدا و کەوا ئەنفال ڕوەدات لە ڕێگەی مانگی دەستکرد و لە ڕێگەی کۆمەڵێک شانەی نهێنی ئیستیخبارات و خەڵکانی خۆیان و نەزانندرێکەوە لە عێراق چی ڕوودا و چیەکرێ ینی بۆ نمونە وڵاتانی پێشکەوتی وەکە ئەوروپا و ئەمریکا و بریتانیا کە سەرقافڵەیانن دڵنیا بکەوە ئازان چی لە ناوچەی ڕوویدا و چی ڕوونەدا و لە هەمان کاتە ئەگەر بۆ نمونە ڕژێمی بەعس خۆی داهێنەر نەبوو تاوەکو چەکی کیمیایی دابێنێ بەڕاستی بۆ نەغازێکی وەکو سارین کە بەشێکە لە چەکی کیمیایی ئەگەر لە وڵاتانی پێشکەوتوی نەکڕایە خۆی نێتوانێت دروستی بکە باشە فرۆشتنی ئەم جۆرە چەکانە بە ڕژێمی بەعس تا چەند گرنگە وڵاتانی کەوا پێیان فرۆشتۆ بە تایبەت کەزانیوێنە بۆ مەرامێکی گڵاو جێبەجێکات پێویستەکەوا دادگایی بکرێن بەڕێستان کەوا سەردانی هۆڵنداتان کردو و لە دادگای لە هایچوونە بۆ ئەوێ وەکو ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی ئایا داواتان کردو بۆ شێوازە بۆ میکانیزمە ئەو کەسانی کەوا هەوڵیان داوە کە چەک بە ڕژێمی بەعس بفرۆشن سزا بدرێن لە ئەوروپا ڕێکخراوی چاک لە هەورێکی بێوچارا بوو تاکو ئەو کابراییان بە دادگایی گەیان کەوا چەکی کیمیایی بە سەدان فرۆشتو بەڵام من لێرەیە حەز دەکەم ئەوە بخەمە ڕوو یعنی ئەو هەموو کارەساتی کیمیایی و ئەنفال و ئەمانە بوو هەمووی بێدەنگ و خۆیان کەرد لە ئاست ئەوەیە بەڵام بۆ ڕێخۆشکە بۆ ئەنجامدانی بۆ دروستبوونی جەنجی یەکەمی کەندا و کە داگیرکردنی کوێت و ئەوانە بوو یعنی ئەگەر بێتە یادتان هەموو هاوتەمەنەکانیشنی سەلەوانەیە بزانین لە ساڵی هەشتاونەوە ئەتر فشارێکی ڕاگەیانی زۆر گەورە لەسەر عێراق دروست بوو باسی کیمیابارانی هەڵەبجە و باسی ئەنفال و باسی ئەوانە ئێوە لە کاتی خۆیان بۆ نەتان کرد ئەمە لێرەیە جێگەی پرسیارە بڵێ کاک محەممەد دەست خۆش بێ سپاس دەکەین من لە چەندمان ڕاستەوخۆ ئەچینە پاڵ ڕاستەخۆکەوە هیواداری کە حکوومەت پەیمانگایەکی تایبەتمەند دامەزراوەکی تایبەتمەند دروستکە بۆ بوارە دووبارە سپاس بۆ تۆ زۆر بەخێر زۆر سپاس بۆم دەفەتە سپاسی هەموو لایەکە بەخێر بێ سپاس بۆی وەش کە تاوە پێسە بینەر بوون ئەچینە لای ڕاستەوخۆ یاخود لە قەزای چەند سەماڵ کە مەراسیمێکی تایبەت بە ساڵ ڕۆژی ئەنفال بەڕێوە دەچێت فەرموون چونکە خۆشەویستەکانم پێش ئەوەی شیعریان بۆ بڵێم هەموو زیندە بەچاڵ کران عەقڵ و هۆشم گشت لە دەست چوو بڕیارمدا بۆ هەمیشە پێ بکەنم ئەزانن بۆ چونکە کۆرپەیەکی ئەنفال کراو پێش ئەوەی گول لە باران بکرێ پێکەنی بوو بەڕێزان ئێستاش وتاری حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز عەبدوڵای حاجی مەحموود وەزیری کاروباری شەیدانەوە دەخەنرێتەوە با فەرمێت شاری شەهیدان پێشەنگی ڕەوتی قەفڵەی بەر خودا